وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو شەو ئێمە گفتوگۆیەکمانە بێت لەگەڵ یارە ئاخیزی کاک کامران حەمەنووری ناسراو بە کاک کامرانە هەڵەبجەی. کاک کامرانە هەڵەبجەی قەرارە ئەمشەو بڕێک گفتوگۆ و بڕێک پرسیار بکەین سەبارەت بەوەی کە ئێمە بەرپێمان و بەرچاومان ڕووناکتر و ڕۆشنتر بێت بۆ تەواو ئەو یارانەی کە گەرەکیانە لەژێر ئەم مەتنە و لەژێرە ئەم ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بەرەو دانانە هەیکەلەیە ئینزمامیە دەوڵەت بڕۆنە بەرەوە. تەبیعەتەن تەجروبەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەجروبەیەکی تایبەت یونیک و تاقانەس و ئەم تاقانە بوون و ئەم تایبەت بوونە ئەبێتە هۆی ئەوەی کە خەڵکە سەرزەمینە ئێمە بەم مەسائلە نامۆ بێت. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ گەرەکیسی بە پێشچوون لە قوشبن بە قوشبنی ژیانی ئمڕۆ و دوێنی و داهاتووی ئینسانە کوردیە. ئەو تفاقەی کە ئێمە لە سەرزەمینە خۆمانە قەرارە لە خۆمانی بکەین و بەر سرنجە یاران ئەم کوردەوارە بدات. تەبیعەتەن مەسئلەیەک کتابە ئیمڕۆ تاقی نەبوو گەسۆ و خەڵک ئاشنا نییە پێی و بۆ خەڵکی نامۆس تا ئەوەی کە بتوانی تەسویرێک ئیمێجێک یا ئیماژێک لەمە بخەیتە ناو زەهنە ئینسانە کوردی پێی ئەچێ. زەمەنی گەرەکە، کاتی گەرەکە، سەبری گەرەکە، تەداومی گەرەکە، بەردەوامی گەرەکە تا بتوانێت نەقش و ڕۆڵە خۆی بگێڕێت کە ئێمە نمونەهایەکی فرە ئەتوانین لەم جۆرە مەسائلە بەحس بکەین کە لە توولە ژیانە خۆمانە بووکە. پس ئێمە ئەمشەو گفتوگۆیەکەکەین لەگەڵ کاک کامرانە حەمەنووری مەشهور بە کامران هەڵەبجەیی تا بتوانین فرەیەک لە مەسائل تاوتوێ بکەین. ئەگەر کاک کامران تەشریفیان هاوردگە داوای کامرا بکەن تا من بتوانم ڕیکوەستەکە قبول کەم و ئێمە دەست بکەین بە دیبەیتەکەی ئەم شەومە. کاک کامرانە هەڵەبجەیی. خب زاهران کاک کامران من مەوجود نییەن لە دیبەیتەکە و تا ئیشان تەشریف بێرێت ئێمە محاولە ئەکەین هەنێک مەسائل مەترح بکەین کە ئیمکانی هەز و کەڵکە ئەمشەو بخوات. یەکێک لە گرفتە گەورەکانی کەڵکگرتن لە دیبەیتی دوولایانە وەسە کە تەرەف مقاوڵەتەوە ئەگەر مسلح نەبێ بەم ئەبزارە ئەگەر ئاگادار نەبێت بە تەئەخیر ئەکەوێتەوە و ئەوێتە هۆی ئەوەی کە وەقفەیەکەکەوێتە ناو بەرنامەکە و کارەکە و قسەکان پچڕ پچڕ دێت. ئومیدوارم کە یاران کاک کامران خەبەردارە بکەنەوە کە تەشریف بێرێت. سڵاوتان لێبێت یاران. کاک کامران سڵاو لە جەناب کاک کامران وەختتان بەخێر. ئەگەر دەستی لێ هەم دەنگتان باشە شەوتان باش. ئەوە لەو کاتە کە هاتمە ژوورەوە زەنگم بۆ هات قەت بوو
کاک پەیمانجان شەوتان باش، سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو لایەک، بۆ هەموو بینەران و بیسەران، بۆ هەموو ئەوانەی کە ئەم شەو چاوەڕوان بوون لەم دیبەیتەی لەگەڵ جەنابتان گوێبیستمان بن. سڵاو ڕێزمان هەیە بۆ هەر هەمویان. زۆر سوپاسی جەناب دەکەین کە ئەو دەرفەتت بۆ خوڵقانین کە بتوانین ئەم شەو چەند پرسیارگەرێک لەسەر ئاخێز تاوتوێکەین. من زۆر زۆر سوپاس دەکەم. کاک پەیمانجان زۆر سوپاس. بۆی کە ئاخێز بناسیێنین، ئێمە چەند پرسیارێکمان ئامادە کردووە بۆ جەناب و لەگەڵ جەناب تا تاوتوێکین کە بۆمان شیکەیتەوە بۆەوەی کە کۆمەڵانی خەڵک ئاخێز بناسن. کاک پەیمانجان بۆی کاتەکە ئیسفادەی لێ بکەین، من پرسیارەکانم پرسیاری یەکەمم دەست پێ یەکەم بۆی جەناب بتوانی بۆمان ڕوونکەیتەوە، دوایش پرسیاری دووەم و پرسیاری سێهەمیش دێتە پێش. کاک پەیمانجان ئێوە وەک ئاخێزی کوردەواری سربەخۆ خیتاب و دیبەی دەکەن. چۆنیە یەکەم لە زیهنێتی تاچی کورد ئەچەسپێ، دووهەم لە پراکتیک و عەمەلی چۆن تەبەلوریان چۆن بەرجەستە ئەبێت. ئەمە پرسیاری یەکەممانە کە لە زێنی زۆر خەڵکە لە لای ئێمە کە ئاخێز ناناسن و حەزەکەن کە ئاخێز بناسن، ئێمەش حەزەکەین بۆ ڕوونکەینەوە. کامران سەرەتا بۆ خاتری ئەوەی وەڵام ئەم پرسیارە بدەمەوە ئەبێ ئەو یارانەی کە گوێ لە ئێماگرن دڵ بدەن بە کەلام بەنەوەیەک مستەمع قسەکەر تێرێتە سەر شەوق کە قسە بکات. ئێمە ملەتێکین کە لە دنیای ئومەتێکین کە لە دنیای ئەمڕۆژیە بە تەمامە تەعاریفێک کە لە دنیای ئەمڕۆژی هەسمان لە دایک بووین و خەریکی ژیانێک دەکەین و پێمان وایە کە تەمامی ئەمانەی کە لە ناو ژیانە ئێمە ڕووی داگە اتفاقاتێک بووبن کە ئەو جۆرە ئێمە بیستگمانە وابووگە. ئێمە ڕوانینەکانمان سەبارەت بە ئەمور بە تایبەتی لەسەر مەسائلە کوردەوار ڕوانینە سیاسی نییە. ئێمە وایە ژێرە بمبارانە دیعایە و تەبلیغاتە دەستگاهای میدیایی وڵاتانێک کە دەوڵەتەکانیان دروست کردە، وەکو BBC، وەکو وۆیس ئۆف ئەمریکا، وەکو ئەلجەزیرە، وەکو تەڕەتە، وەکو کاناڵە شەبەکەی یەکە ئێران، وەکو 150 میدیایە حکوومەتە حەلیمە کوردستان. ئەو خەڵکە ئێمە بێ لە خۆی بپرسێ خێر و بەرەکەتە 150 کاناڵە میدیایی لە هەرێمێکی بچووکە بە چه کەڵکێک دێت، داخو چه سوودێکی واتیە، دیعایە ئەگرن، کارمەند دەگرن، چی بڵاوەکەنەوە، تەبلیغات بۆ خۆیان ئەکەن. یعنی تۆ ئیشی سوال کەی کاناڵە تەلەڤیزیۆنیەک کە بە هەزاران دۆلار مەسرەفی ئەکرێت و ئەم بودجە لە گیرفانە خەڵکە ئەم سەرزەمینۆ بە قیمەتە خوێنە ئەم مردمە و بەم مردمە ئەدرێت، کارکردی چییە بۆ ساحێبەکانی؟ کارکردەکەی یەک شتە، ئەوەی کنیەتی ئەوانە بیکەنە ناوی مێشکی ئێمە، ئەو جۆرە دنیا ببینین کە ئەوان گەرەکیانە بیبینین. بۆیە من لەبەر ئەوە دەبێت ئەم ڕوانگە بکەمەوە تا بڕۆینە ناو قوڵایی داستانەکە. بزانن ئێمە ئەکسەریەتمان کە لەم سەرزەمینە ژیانمان کردگە فەرقی ناکات لە کەرماشان بووبین، فەرقی ناکات لە شیراز بووبین، فەرقی ناکات لە بەغا بووبین، فەرقی ناکات لە هەولێر و سلێمانی بووبین. تقریبا ئەوەی خیاڵستانە بەسەر سەر هەر هەمومانەوە خیاڵێکی دروستکراوە. مثال بزانن ئێژێ نخست وەزیرێک سادە عازەمێکی دەوڵەتە ئێرانی بوو، ناوی وسوق الدەولە بوو. وسوق الدەولە وتی یەک گەڵا لە دارێک دا ناکەوێتە خوارە و مەگەر بە ئیجازەی ئینگلیسیەکان. زۆر کەسێ وتی ئەمە تئۆری تەوتەئەس وەوتی ئەمە قسەی مفتە، تەوەجۆکەی و ئەمە ناشی لەوەسە کە کابرا حاڵی نەبووگە و وەهم لێداگە. با من بێمە سەرە نوقتەیەکی مهم و بڕۆ بە ناوە قوڵایە پرسیارەکەی جەنابە.
پس ئەوانەی کە ئیمڕۆ خەریکن لە ئێمە قسە ئەشنەون چتانێ گەشتنەون تا ئیستەنیان بیستگە بزانە من لە ئوروپا بەهۆی ڕۆحێکە هەسم نوع فعالیت و کار و ئیشێکە هەسمە مەسە بە ئوروپا ئەسوڕامەوە لە فستیواڵ و شەو ئەوانە بەشداری مەکرد لە فستیواڵێکە بەشداریم کرد بەناوە لە ئیرلندا بەناوە ناشنال پلاوینگ چامپیۆنشیپ یعنی فستیواڵی هێشی جیهانی هێشلێدانی جیهانی غورفەیەک هاتبوو داینیا بوو ڕیجستری بوو منیش عادەتە نەڕۆم پرسیارەکەم ڕوویم لە غورفەکە پرسیارم کرد ئەریکارە ئێوە چییە وتیان ئێمە ڕیجستری لای ئێمە ئەوێتە سەبتە ئەحواڵ ئەو جێگەسە وا هۆیە ئەدا ناسنامە ئەدا وتم دەیکارە ئێوە چییە وتی ئێمە هەر کەسێک بێت لەگرا ناوی خۆی بدات لە 800 ساڵ تا 1200 ساڵ بنچینەی بنەماڵەی تەبارە بنەماڵەی ئەدەینێ باواکانی کێبووگن لەکوێ کاریان کردگە خەڵکە کوێ بووگن چ کارە بووگن کاک کامەران من ئەو وەختە لەسەر فەرهەنگە ئێرانی بیرمە کردو سوالێکی گەورە بۆ من دروست بوو باشە ئەم ئیمپراتوریەتە گەورە ئێرانیە وا ناوی ئیمپراتوریەتی هەخامنشی و ساسانیە ئەم ئیمپراتوریەتە گەورە ئیسلامیە من پێم وانییە ئەکسەریەتە مردمە ڕۆژ هەڵاتە نێوەڕاست لە چوار پشت زیاتر خۆیان بزانن بگرە فرە کەسێک دوو پشتی خۆی نازانی سوالی گەورە ئەمەسە ئەم سەرزەمینە چۆن ئیمپراتوریەتی بەسەرەوە بووگە لە کاتێکە کە دەستگاهە کلیسا لە تەواوە ئوروپا سەبت و زەبتی ئەحواڵاتی ڕعیەتەکانە خۆی کردگە چەند نەفەرن ناویان چییە لەکوێ ئەژین شغڵیان چییە ئەمە بگرە تو ئیشی لە خۆت بپرسی دوای بە قەوڵە خۆیان 2700 ساڵ لە حکوومەتە جوولەکە کە جوولەکە بە دنیا پەراکەندە بووگە ئەمانە چۆن ئەزانن نەفەری جوولەکە یا جوولەکە نییە چۆن ئەزان چۆن من و تۆ ناتوانین بڕۆین ئیدعا بکەین جوولەکەین یا جوولەکە نین بڕۆین ئیسرائیل ڕەدیەکەنەوە ئەمە بگرە بەهاییەکانی شوانە ئێستا بەهاییەکانە ئێران ئەتوانن بڕۆنە تورکیە لە ئومەم المتحید داوای پەنابەری بکەن دەریەخەن ئەمانە بەهاین یا بەهایی نیە بۆ دەفتەریان هەست ئەزانن کێها بنەماڵە بەهاییە بزانە ئەمە بوو بەهۆی ئەوەی کە من لەگرا پەی بووم بە ئەبزارێک لە دەسەڵات بزانم دەسەڵات بۆ خاتری ئەوەی کە بەسەر سەرزەمینێکە دەسەڵات بۆ خاتری ئەوەی بەسەر سەرزەمینێکە حکوومەت بکات کەرەستەی گەرەکە با بێمەوە سەر مەسئلەیەشی تر کە جەنابە فەرمایشە کرد کە ئاخێز چۆن گەرەکێسی ئەرکەکانە خۆی جێبەجێ بکە تەبیعەتەن ئێمە لە جامعەیەکا لە دایک بووگین کە ئێژن جامعەی ئێمە جامعەیەکی موسڵمانە وایژن دایک و باوکەکانمان موسڵمانن حدە ئەقل پێمان وایە ئەکسەریەتە ئێمە سەوادێکی بچووکمان لەسەر دینی ئیسلام هەست دروستەکان کامران وەختێک گوێت ئەدا بەوانەی کە زرد دینی ئیسلامن دژایەتی دینی ئیسلامەکەن لەگەڵ ئەوانەی کە دیفاع لە دینی ئیسلامەکەن ئەوێنی ئەوانەی کە دژایەتی دینی ئیسلامەکەن دەست ئەوەن بۆ مەتنی قورئان مەسەڵەن ئێستا کاناڵێکی عەرەبی هەیە کابرایەکی مەسیحی دەستی بۆ ئەوە مەسەڵەن ئێستا لە حکوومەتە حەلیمە ئەیدێ پیا بووگن دەستی بۆ ئەوەن دەست ئەوەن بۆ مەسائلێک کە لە قورئانە دەرمەوردە شخصیەتی پێغەمبەری ئیسلام باس کریاکە بزانە یە تەسویرێک بە کۆمۆنیستۆ بە ئەیتەیستۆ بە ضد دینی ئیسلام لە شخصیەتە محەممەدی مە کارمان نییە شخصیەتە محەممەدە پێغەمبەری ئیسلام حەقیقیە واقعیە یا ئەفسانەس کارمان بەمە نییە مەسئلە سەریە مەسەر ڕەوایەتی لە میزانە کریاکە بزانن
ئەمانە یە تەسویرێکیان لە محەممەد پێغەمەر دروست کردگە عەجیب و غەریب کە لە سەدح ئینسانیە تەواو چووکە سەدەرەوە وەسە خوا تۆ ئەوێنەی لە معجزات تا بەحسیەکەن پێغەمەر چوو دەفع حاجەت بکات گیاکان هاتن و دارەکان هاتن پێغەمەریان پۆشتە کرد چوزانم هیچ ئیرادێکی بەشەری ناخوا پێغەمبەر مەعسوومە بە پێغەمەر تەوەجۆکەی ئەمە کێ دروستی کرد ئەمە تەکایا دروستیان کرد تەکیەکان دروستیان کرد خانەقاکان دروستیان کرد لە کناری ئەمە تۆ کە ڕۆیتە ناو مەتنە ئەم قورئانەکە هاتگە دووسێ نوکتە ئەوێنی ئەوڵەن پێغەمبەر ئیسلام لە ناو ئەم قورئانە بارهای بار وەخۆی ئێژێ من معجزە ناکەم ئەمە یەک دوو پێغەمبەر ئیسلام مەسەڵەن لە سوورەی ئەحزابە خوا پێژێ تۆ ئیتر بەسە حەقە نییە ژن بخوانی حتا ئەگەر ژن زەریفیش بێت و دڵە داخور پێ حەقە نییە بیخوازی دێمە زعفە بۆ پێغەمبەر ئەمە نیشانەدا پێغەمبەر ژنە زەریفیش ئەوێنی دڵ یەکوێتە لێدان لێدا تۆجۆکەین یا ئەوەی کە پێغەمبەر ئیسلام بارهای بار شەکەکە لەوەی کە پێغەمبەر یا پێغەمبەر نییە خوا لە قورئانە جوابێداتەوە ئێژێ پێغەمبەر ئەگەر تۆ مەشکوکی بەوەی کە پێغەمبەری بڕۆ لە مەلاکانی یەهودی و مەسیحی بپرسە ناوی تۆی واتی یەکتێوەکە ئەمانە گشتی لە قورئانە هەست و من ئەتوانم بعدەن بە فەکت بێنیانەوە مەڵە سوال ئەمە سوالێکە من فکر ناکەم فرە کەسی ئەمە بزانێت کار کێشاگەسی جێگەیە پێغەمبەر ئیسلام هەر لە قورئانەکەیە باسم ماجرای زەید بن حارسەکە زەید بن حارس کابرایەکی کۆیلە بوو پێغەمبەری ئیسلام ئازادی کرد و کردی بە کوڕخۆی ژنەکەی خواست زەید هادوتی پێغەمبەر تەلاقی دەموتی ژنەکەت بۆ خۆت هەڵگرە و لێ دووە ئایەی قورئان هادوتی پێغەمبەر لەسەر ئەو نیەتە وا لە دڵتا بۆچی ئەیشاری تۆ زەید بن حارس ژنەکەی تەلاقدا و پێغەمبەر ئیسلام خواست ئەمانە گشتمان نەیزانین دروستە سوال ئەم کاراکتەرە پێغەمبەر ئیسلامە بۆ واسە ئێشێ بپرسین خوا گەوجوگە پێغەمبەر گەوجوگە ئەوەنەی مەسعود بارزانی جەلال تاڵەبانی و عەلی خامنەیی لێ نەهات کە ئەمانە دەرکێشێ لە قورئانە نەوێت بۆ لە قورئانە هەست جوابە دەمەوە پێغەمبەر ئیسلام کاملەن شەخسیەتێکی سیاسیە و کاملەن دروسە جایستە من جواب دەدەمەوە بزانە کاکی برا معجزەی گەورەی محەممەدی ئەگەر بووێت یا نەبووێت ئەمەسە کە توانی گێسی یەک دانە ڕەوایەت بێرێت بیخاتە مشکە 1 ملیارد و 500 ملیۆن نەفەر ئەمە گەورەترین معجزەیەسی ئەمە گەورەترین خرق عادەتێکە کە کردگێسی چیرۆکێکی هۆنی گەسۆ کە کەس تایسە نەی هۆنی گەسۆ و ئەو توانی گێبی هۆنێتەوە دوو مردمێکی معتەقد بەخۆی کردگە کە هیچ کەسێک متحدی نەیەکردن و معتەقدی بەخۆی نەیەکردن ئەمە دوو من قدرەتێسی پێویست ناکە پێغەمبەری ئیسلام تەقلەی لێداوێ و ئاسمانە مانگی کردوێت و دوقتۆ زیخی کردوێت بە گژە خەڵکیە مهم سەری ئەوەسە ئینسان بووگە وەکو من و تۆ زعفی بووگە برسی بووگە شەهوەتی بووگە وەلێ لە من و تۆ 1000 بەرابەر گەورەتر توانی گێسی حرەکەتکە و ئێمە ناتوانین مهمیەکەی محەممەدەوەسە کە ئینسان عادیەکوێت نە ئینسانێکی هەڵبژێر دراو بێت نە دەسەڵاتی تایبەتی پێدراو بێ بزانە کارەکێشێتە جێگەیەک محەممەد خۆی شەک ئەکا شەکە دەوێ شەکەکە بەوەی کەم کارمە بۆ کرد ئایا سەرەکەوم سەر ناکەوم جواب ئەگرێتەوە بچۆ شەک مەکە هەتا خوا لە قورئانە پێژێ ئێژێم تۆ پێ دوایە من نەمانەتوانیم کتێوە یەکجار بین بە تۆ یەکجار بدێنی بامانتوانی یەکجار بدێنی ئەی بۆ یەکجار نەماندا پێ بۆ خاتری ئەوەی تۆ دڵە قرس وێ کە دائیمەن وای لەگەڵی ئێمە و دائیمەن ئێمە ارتباطمانەز لەگەڵتا دەبا من ئەمن لە حەزە سیاسی و بۆ تۆ تعبیر بکەمەوە کاکە کامەران ئەگەر من ڕۆژە ئەوەڵ بەهاتایمە مەتنە خێزە کوردەوارە سەر بەخۆم بە سوورەتە کتێو و تەزە سیاسی ئێرە بدایە لە دایک نەبوو بوو
مردبوو لە دایک نەبوو مردبوو هیچ تەغییرێکی دروست نایەکرد لەم سەرزەمینە تۆجۆ فەرمووی بۆیە من مەجبور بووم تیکە 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 ساعت ساعت ڕۆژ ڕۆژ لەگەڵ هۆنینەوەی ئەم مەتنە یەخە بە مەردەمە خۆم بگرم هەرەو کارەی وا نەقڵەکرێت کە ئەدیان کردگیانە نەقڵەکەی کە کردگیانە تۆجۆکەی چۆن لەوێ جوابی داگەسەوە لەگدا جواو ناداتەوە و ئەمما نوکتەیەکی تر یەکێک لە مەسائلێک کە تۆ ئیشێ بەرچاوی بگری ئەمەسە ئینسانە عادی شەکەتەوێ چون ئینسانە ئێمە فرە کەسێک لەوانەیە بێت ببێ بە یارە ئاخێزی بەڵام چاوی بە هیچێ ناکەوێ شەکەت ئەوێ ئەڕوا ماتەرە پلەیە بگرێ ڕوتبەیە بگرێ کارتێکی پێوەی ماتەڵە پارەیە بوێنێ پولێ بوێنە حتا پێی خۆشە بڕاتە خیابان بەردێ بتەقێنێت حتا پێی خۆشە بی هەنێری بیدەی وە کوشت ئەو بۆی مهمی هەر زەرمەزەرمی گەرەکە گەرەکەی بە شتێ مەشغوڵ وێ وەکو جنۆکەکانە حەزرەتە سڵێمان ئەشێ مەشغوڵ وێ ئەم ئینسانە شەکەت بوێ و ئەڕوا ئەزانی کێ ئەمێنێتەوە ئەوەی کە باوەڕی هەست بەکارەکەی خۆی و لەسەریا ئیدامەدا بزانە محەممەد نایشارێتەوە لە قورعانە کە شەکەتەوێ نایشارێتەوە کە شەک ئەکا نایشارێتەوە هەست و ئەمە خواستێتە کۆمەکی ژێنە شەک مەکە و شەکەتمەوە ئیدامە بە و بڕۆ بەرە و سەرەکەویت و سەرەکەوی بۆ تەمامی ئەوانەی وا لە سەرزەمینە ئێمە موسڵمانن ئەگەر مسلمانیش نیەن بەم ئەدەبیاتی ئیسلامیە ئاشنان بۆ تەواوی ئەوانەی کە ئەمڕۆ ئەوێنن بە هەر جۆرێک بووێت جوولەکە هاورد بێتی دەستگای جودۆ کریستیانەتی هاورد بێتی 1 ملیارد و 500 نەفر ئەمڕۆوانە ژێرە 500,000 نەفر وا لە ژێرە مەتن محەممەدا دەبێ بزانن ئەم مەتنە کە پێی ئێژن مەتنە محەممەد خۆی ئێژێ ئەم مەتنە و وا شەکڵی گرت ئێژێ محەممەدێ لە ناوی مەکە دانیشت و 4 نەفەر وە دۆریەوە و ئەو ئەیوت من ئەمە بۆ جەهانیان هاورگە ئەوانەیە خەڵکی مەکە مەسخەرەیان کرد و مەسخەرەیان کرد وەلێ تۆ ئەمە ئەوێنیت لەکوێ ئەوێنیت مەولانا جەلالدین محەممەد بەلخی من دیسانەوە تکرار یەکەم و نەکە ئەم تاریخە من ئستنادی پێ ئەەکەم واقعیەتە نه ئەم تاریخە مەوجودە کە ئەم مردمە لەسەری مانۆڤرەدا من هەر لەوانەی کە مەوجودە بۆ خۆیان بەحسەکەم مەولانا جەلالدین حملەی پێکەنێژن و کارانە تۆی کەی ڕوومی هیچی نییە تۆ یەکسری داستان و چیرۆک تعریفەکەی تۆ لە مەسنەوی معنەویە هیچی نییە شعرێکی هەستکێژێ ئاوا بیستم کە خەربەتی دەرخەرخاونەی خەربەت یانێ خەرمراوی کەرمراویەک مراویە وەندازی کەرێ لە خەرخانەیە لە کەرخانەیەکە تعنەیەکی لە منداگە ئەم تعنانە لە محەممەدی شەدریا ئەیانوت محەممەدەوانەی تو ئیژیتی داستانهای کۆنەوە ئەیزانی ئەکسەرێت قورآن قسەس الأنبیازی تر باس داوودە و سڵێمانە و یوسفە و ئەکسەرێت قورآن ئەوەسە وەلێ زەمانە سابەتی کرد کە محەممەد ماوە و ئەوانەی کە ئەو قسانیانەیە کرد نەمانەوە داستانە منیش ئەمێنێتەوە و ئەوان نامێنێتەوە ئێستا ڕەبتە ئەم قسانە چی بوو من کردم بەو سوالەی جەنابە کردەوە ئەگەر ئێمە ئێمڕۆ 100 کەسی دا لەبەر ئەوە نییە ئێمە ئەم جەهانە ناگرین چون من حدەقەل لەو مەتنەی کە خەڵک باوەڕی پێکردگە مثالم بۆیان هاوردەوە ئەگەر 2 نەفەر تێتە لای ئێمە و شەکەت ئەوێ دوایش ساڵێک و 2 ساڵە و تەردید ئەیگرێت و شەک ئەکەوێتە گیانی فرعادیە ئەگیانە محەممەدیش کەوتگە تۆژۆکەی ئەگیانە تەمامە پێغەمبەرەکانیش کەوتگە ئەگیانە مەسیح کەوت مەسیحیان وەختێ بردە سەرە سەلیبەکە ئەعدامی کەن لەحزەی ئاخر کە زەجری یەکێشا وتی خوایە تۆ منە فرامۆش کرد شەک کەوتە گیانی مەسیح تۆ منە فرامۆش کرد لذا فرە عادیە مردمانە عادی شەکەت بوون فرە عادیە مردمانە عادی ئەقڵیان نەیوەڕێ ئەوەی ئەیواتۆ وا باوەڕی بە حرەکەتە خۆی هەست
تەداومی هەست بەردەوامە و ئەتوانێت ئایندە بوێنێت ئایندە هەنە ئەوە ئەمەی کە ئێمە چۆن جێبەجێ ئەەکەین و چۆن ئەیبینە بەرۆ ئێمە محاولە ئەەکەین ئەم جەهانە جۆرێ تەرسیمکەین و جۆرێ بیهێنینە پێش چاوە ئینسانە کوردی کە جەهانە واقعی یەکەس نەجیهانە خیاڵی و درۆزنانەکە بزانە با من نکتەیەکە بۆ بێژم هەر ئەوانەی وا ئیمڕۆ لە حەلیم و کوردستانە ئەگەڕێنە شوێنە ڕەوابەتە جنسی فەسادە جنسی یەکێتی و پارتی ئەگەڕێنە شوێنە فەسادە ماڵی با بزانێ ئەمە کارە خودی یەکێتی و پارتیە چون لە بهترین حاڵەتە مەسعود بارزانی خۆ پێغەمبەرە ئیسلام نییە ئەی بێ وەکو ژنەکەی زەید بنە حارسی لێبن نێزی ئەمساڵە سعدی ئەحمەد پیرە و مەلا بەختیار و ئەو یارۆ فازڵ میرانیە بۆ یاخچی فرە عادیە ژنی زەریفیش بڕوا بۆ لایەن دڵیان بلەرزێ فرە عادیە چون دڵە پێغەمەری ئیسلامیش لە سوورەی ئەحزابە لەرزیاگە فرە عادیە ئەمانە حکوومەتە حەلیم لەبەین ناوە ئەمانە حەچێک اتفاقێکی ئاوا ناخەمە خۆیان فێرە مەردنی ئەەکەن خۆیان فێرە مەردنی ئەەکەن چی حکوومەتە حەلیم لەبەینەوە مەشروعیەتە سیاسی بێدەسەڵاتیە مردمێک کە لەلایەنە حکوومەتە حەلیم کریاگە و تۆ ئێشێنەوە ئەدەسەڵات تاریفکەیتۆ بۆ ئومەتە ئێمە و بێژی دەسەڵات یعنی چی و بێژی ئەوانەی کە هاتگنە سوارە سەرە تۆ بووگەن چیان لە تۆ سندگە بزانە کاک کامران فرە عادیە کەسانێک کە بازی سیاسی ئەەکەن دزیش بکەن فرە عادیە کە ئەمانە بە بیانووی حفزی دەسەڵاتی خۆیان چتیش داگیر بکەن بزانە ئێستا هێرۆخانم ژنە مام جەلال بۆ خاترێەوەی بتوانێت دەسەڵاتی بنەماڵەی و خۆی و کوڕەکانی بێڵێتەوە ئشی حتا ئەتوانێت قەت کاتە سەرە سلێمانی بۆ لەبەرەوەی ئێشێ پوڵی بوێت هیچ پارەی ئێشی بوێت ئێشێ نفوزیشی بوێت نفوزی لە ناوی خەڵکیا بوێت ئێشێ 5 چەقۆکێشیشی وەدەسەوێت 5 پیاوکوژیشی وەدەسەوێت بۆ لەبەرەوەی هەر تهدیدی ڕوبڕووی کوڕەکانی ئەوێت و بتوانێت لایدا ئەمە بازیە قودرەتە بزانە هەڤاڵ ئەبوو بەکرێک ئەکەنە پارێزگای سلێمانی هەڤاڵ ئەبوو بەکر ئەزانێت ئەم دەرفەتە ئیتر بۆ ئەو ناڕەخسێتەوە 4 ساڵ پارێزگەری سلێمانی وێت لذا ئەم 4 ساڵە حتا ئەتوانێشێ پوڵ بدزێ بۆ چون بەیانی دوو بەیانی گەرەکیوێ 4 کەسی وە دەورەوێ ئێشێ بتوانێت پوڵیان بە نامیان بە تلڤیزیۆنێ دابنێت ئێمە گشتمان ئەمە ئەزانین بۆیە ئەم جۆرە دەستبردن بۆ پارتی و یەکێتی بە هیچ شوێ ناگات ئەساسی داستانەکە ئەمەسە مردمی ئێمە ڕۆژ بە ڕۆژ بێدەسەڵات ئەکرێن کە ئەوان ئەتوانن دزی بکەن تەوەجۆ بکە مردمە ئێمە بێدەسەڵات ئەکرێن خاوەنە سلێمانی نییە کە ئەوان ئەتوانن شێخ نەحرۆی کەس نەزانی ئەتوانێت باخە بەختیاری بخوا ئەتوانێت قەبی پیا بکە بیخوا ئێمە بێدەسەڵاتین ئەو دەسەڵات ئەنوێنێ بە دەروێشی ڕشکن و تێسوارە مە لە ئەمەوێ سوالە گەورە ئەمەسە چی ئێمە بێدەسەڵاتەکە سوالێکی تر ئەمەسە ئێمە چۆن ئەبین بە دەسەڵات چۆن تاکە ئینسانە کوردی لە سەرزەمینی کوردەوارە ئەتوانێت خاوەنە دەسەڵات بێت وەختی خاوەنە دەسەڵات بێت کەسێک نەتوانێت لێی بماڵێت بیهاڕێت تەوهینی پێ بکات لە ناوی بوات تۆجۆت کرد پس ئەگەر دیت ئمڕۆ خەڵک باسی پارە ئەکا باسی گەندەڵی ئەکا باسی سەکسەکە ئاغەگیان ئەمانە گشتی بازی سیاسیە نە مەسعود بارزانی نە جەلالە تاڵەبانی نە ئایەتوڵڵا خامنەئی نە لە پێغەمەرە لووت گەورەتر و گن نە لە پێغەمەرە ئیبراهیم گەورەتر و گن نە لە محەممەد المستەفا گەورەتر و گن محەممەد المستەفا خوا لە سوورەی ئەحزابە بەری پێگرێتتر ئێژێ ژنە زەریف نەخوازی 13 ژنە هەز بەسە
پس ئەم بازیانە بۆ ئەکەن بۆ خاتری ئەوەی کە ئێمە بە شتە ئەسڵیەکە پەینەوەین. ئێستا ئاخێزی کوردەواری سەربەخۆگەرێکی چی بکە؟ ئاخێزی کوردەواری سەربەخۆگەرێکی تاک ئینسانە کوردی متەوەجه بکات دەسەڵات چییە، واقعیەتی دەسەڵات چییە و چۆن ئەتوانی خاوەن دەسەڵات بی، گەرەکی ئەو کارە بکە و ئەو کارە ئەکا. بزانە ئێمە لە مەنزەرە سیاسی و دەسمان بۆ ئیسلام برد. وتمان ئیسلام ئەندێشەی سیاسیە، دین نییە. پێغەمبەرە ئیسلام کەسایەتیە سیاسیە. تەوەجۆ ئەفەرمووی کە تەولید قدرەتە سیاسیان پێکردگە، کارم بەمە نییە واقعیە یا غەیرە واقعیە. تۆ ئەگەر وا مەسئلەکەت خوێند و مەسائل ئەوێنیت، ئومیدوارم توانیوێتم تۆزێک جواوە سوالەکەت بامەوە، ئەگەر نا فەرموو کام. دەست چاو خۆش کاک پەیمانجان، چاو خۆش. من لە لێ تێگەم هیوادارم کە ئەو خۆشەویستانەی کە لە ژوورەکەیان گویان لە جەنابتە ئەوان بەدڵ گوێ لە وەڵامەکان بگرن بۆی ئیسفادەیەکی باشی لێ بکەن، چونکە ڕاستیەکەی کاک پەیمان خەڵکی لای ئێمە وای پێ هاتووە تەنیا بە ئەڵمانی ئەڵێ ئینترەساند، یعنی حەزیان پێێتی کە تۆ دانیشی جوێن بە خەڵک بێت و بڵێ فڵان مەسئول وا دزی و حکوومەتی هەرێم وا پارەی هەیە و ئەوەنە نەوتی هەیە، حەزیان لەو شتانە. یعنی سا خەڵگەلێک هەیە کە لای خۆمان پێ ئەڵێن لایف ئەکاتۆ تەنیا باسی بێحورمەتی دەسەڵاتەکە، یعنی باسی هیچ شتێکی تر ناکە کە ئایا دوای ئەو لایڤە کە ئەوان لایڤی پێڵێن دیبیت نییە، چونکە ئەوەی ئەوان وەکۆمی جەنابە ئێمە دیبیتە، ئێمە باسی مەت نەکەین، ئێمە باسی وەکەین کە چۆن دەسەڵاتە گریت دەست باسیەوە ناکەین کە ئەم دزە بگرین چی لێ بکەین و ئەم مەسئولە چی لێ بکەین و ئەم کاک فڵانە ڕیشی بۆ ئاخەکە و سەری بۆ ئاخەکە. ئەمە کێشەی من نییە بەڕاستی. کێشەی من ئەوەیە کە خەڵک دەسەڵات بگرێتە دەست، چۆن بتوانێت دەسەڵات لە چی ئەترسێ. وەکو جەنابەی قسەیەکی جوانی کردکەوتە نەهرۆی کەس نەزانی هاتووە لە سلێمانی شمشێرێکی پێ و تەسبیحێکی پێ بۆ ئەتوانێت دەسەڵات بێ. ئەو کێیە؟ ئەی بۆ من ناتوانم وەکو کامەران. کامەرە با من نکتەیەکە پێ بێژم قسەی خۆشێکە بۆ بیرم خستەوە. بزانە با من مثالێک بم. من تماشای فەزای میدیایی و سایبەری ئەەکەم، ئەوێنم لەم شەڕەتەقەی پەکەکە و ئەرتشە تورکیە پەکەکە بوو گسۆ قارەمان، ئەوێنم خەڵکی سادە و ساکاری ئێمە لە ناخە کوردی خۆیانەوە پێیان وایە ئەمانە فرە فسفس پاڵەوانە قەشەنگێکن پەکەکەی. تەوەجۆ بکە با من ئەم نەمایشتە بۆ گزارش بم، با من گزارش بم بۆ من بارها لە ناوە قسەکانە خۆماوتگمە فڵانە کەس دیهاتیە. ئەزانی منزورم چیوگە؟ ئینسانی وەختی دیهاتی وێت لە ناوی مەجموعەیەکی گەورەی بەشەرا ژیانی نەکردوێت، ڕەوابط و حاڵاتێک کە ئەیناسێت فرە ڕەوابطێکی بەدەوین ئیبتیدائین زۆر سەدحین ڕووکەشن. مثالێکە بۆ لێ بم. با بدووەمە دەورانە مناڵی. ئەگەر وە مناڵی وە بیرە بێ بڕێ مناڵ بوون، فرە ترسە زاور بوون و فرە ڕوودار بوون، تا خۆت بووی زاتیان نەو قسە بکەن. وەلێ بە مەحسێ پشتێ تێیەکردن فاسڵە ئەگرت، 100 متری دوور ئەکەوتی تۆ خاستی هەڵدانی خوارد و ئەیکردە گوێسبانانەوە و قاوی لێ دەکرد گوە قەوری باوکەکەی 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 و دوو ژمێنیەدا و دەرەچوو. لەبیرت تێ لە خیاڵە ئەو مناڵە باوک ساحێوە کاورای دەرهاورگە جمێنی پێداگە و دەرچووگە. تەوەجۆکەین چون ئەو مناڵە تەسەورێکی نە لە دەسەڵات هەست نە لە قودرەت هەست. بەڵام تۆ وەختێ بەرەبەرە گەورە ئەوێنی وە باوکەکەی کارە حەل ناوی. تۆ وەختی ئەوی تۆ ساحێوی پوڵ، ئەوی تۆ ساحێوی ژن و مناڵ، ئەشی هەواسە دوێ بزانی کێ چاوی واوەژ نەکەتەوە نێڵی بێتە ماڵەکە، بزانی کێوە چاوی خائین ئەنواڕیەوە خۆشکەکەتە نێڵی بێتە ماڵەکە، بزانی کەسابەت ئەەکەی کێ ئەتوانی ڕەقیبی تۆوێت
کێ ئەتوانێ ڕقی بتوێنێڵێ تۆ کەسابەت بکەیت کەسابەتەکەت لە ئەو زیاتر بکەی مشتریەکانیشە لە ئەو زیاتر بکەیت تۆ ئەوێنی نۆعی دوژمنایەتیەکە ئەگۆڕێ تۆ نهاتکی بدۆڕی تۆ نهاتکی تێ هەڵدان بخۆی لێودان لە گوێسبانانەوە قاو بکەی لە کاورا بێژی بۆ قەولی باوکەکەی باوکەکە ئەم کارەی پەکەکە ئەیکا وەسە گوە قەولی باوکەکەی تەوەجۆکەی بۆ چون ئێمەی کورد دەوڵەتمان بە خۆمان نەدیگە ئەرتەشی گەورەمان بە خۆمان نەدیگە تا بزانی نیروی مسلح کاری ئەوەسە دەوڵەتێکی تر لە کار بخە پەلامار ئەدا دیفاع ناکە پلان دائەنێت پلان ناخوا بزانە چیای گاگۆڕە چیای گامێشە چیای بەردەڕەشە دوودانە بەردە و تەپەیە مشتێک گریلای تێ هەڵدریاگی لە دنیا قەتیسی ڕواڵە دووەحشی پەلامارە بەردێکیان داگە لە بن بەردێکا ژیانەکەن چواردانە ئەسکەرە تورک بۆیان ئەڕوا ئەمان لە تورک بکوژێن یا ئەوان چه ئتفاقی بەکەوێ بۆ ئێمەی کورد هیچ ئێمە تێمان هەڵدریاگە سەرزەمینمان بریاگە بێدەسەڵات بووگین دڵمان خۆش کردگە ئەکەینە گوێسبانان و ێژین وە قۆری باوکەکەی بەڵام لە ئەسەموڵ و سوڵتان ئەحمە ناتەقێنینەوە لە ئەسەموڵ و بازاڕەکانی دانایخین دڵمان خۆش کردگە لە چیای گاگوڕ و دوو فیشەک ئەتەقێنین ئەمە کاکەیان ئەمە نیشانەی ئەوەسە ئێمە مناڵین با من مثالێکی تر بەم کاکە نووری کاکە کامەران ئەزانی فەرقە جەنابەت تەکە فەرقە دانێ سنەیە چییە ئەزانی فەرقە تەکە دانێ دیار بەکریا چییە تام پێت بێژم کامەرانی حەمەنووری لە تەمەنی 15 ساڵگی و پێشمەرگەی یەکێتیە نیشتمانی بووگە بۆ لە کیمیا بارانەکەی هەڵەبجێ نەکوژیە لەبەرەوەی پێشمەرگە بوو دروسە کامەران جەنابەت لە شیمیایەکەی باوکت لە شیمیایەکەی هەڵەبجە و براکانە شەهید بوون دروسە بەڵێ خب ئەم تاریخچە من بەحسی یەکەم لە جەنابە ئیسە یەک داستانێ تاقیبەکە لە کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنە عێراقی و اتفاقێ ئێوە دوای دەربەدەری و بەوبەختی و نەهامەت و قڕکردن و ئەو موسیبەتانەی کە خۆت ئەزانیت وا ماڵتان نەونی وێتان لە ژێری چادرا بوون یا لە کرنا بوون یا لە سەریاسا بوون بەو وەزعیەتە ئێوە ناگەهان اتفاقێک بۆتان کەوت مەجمەعی جەهانی تەسلیمی گرت حەلیم و کوردستان تەبدیل بکات بە پێگەیەکی ناسراوی دیفاکتۆ لە لەحاظە دەسەڵاتەوە چه اتفاقی کەوت جەلالە تاڵەبانی وا بۆ و شاخانە و گورگەلوورەی ئەها بووە ڕئیس جمهورە عێراق لەوانەیە جەنابە 100 جار جەلال تاڵەبانی دیوێ بەرهەم ساڵح وا کەس هەواری نەپرسی لەم ئوروپا بووە ڕئیس جمهورە عێراق فواد مەعسووم بووە ڕئیس جمهورە عێراق هەرە و دەوڵەتەوە وا 8 ساڵ دەوڵەتی ئێرانی لەسەر کلکەوا پێ کرد باشە ئەوانەی کە ئیمڕۆ وانە ناوە حەلیمە ئێمە بە ئەحمەقیان ئەزانین بالئەخەرە لە نەزەرە بەینالملەلی و قانونە عێراق و پلە و پۆست و پایەیەکیان هەست نوێنەرە پارلەمانە عێراقن نخست وەزیرە عێراقن ڕئیس جمهورە عێراقن تۆی دانا هەڵەبجەیی لەگەڵ ئەمانە هەڵساگی تۆی کامران هەڵەبجەیی لەگەڵ ئەمانە هەڵساگی دانیشتین جەنابەت قدرەت ئەناسی جەنابە فەرقەتەکە سنەیە کازانی چییە سنەیە ئاواتی ئەوەسە فەرمانداری سنە بوێنیت کورە ناسر ڕەزازی بوێنێ عەکسی تەکا بخا جەنابە لە بەرهەم ساڵە هەتی هەڵدریاک تێپەڕگی تۆ ئەمانتە دیگە تۆ جنست دەسەڵات ئەناسی کاورایە سنەیی نایناسێ جەنابە ئەزانی قدرەت چۆن دروست ئەکرێ سنەیە نازانێ کرماشانیە نازانێ کرماشانیە فکرەکە حەسەنە ڕۆحانی فرە ئینسانە تێگەیلی فرە پیاە گەورەیەکە جەنابە لەوانەیە بەرهەم ساڵحی سەر دەری ماڵەکە بتەقێنێ تەلەفۆنە بۆ بکات جوابێنێت
دەی من قەسەمە بۆ ئەخۆم فەرماندارە کرماشان زەنگ با بۆ 100 خەڵکی کرماشان لە بەرپێی تەلەفۆنەکە هەڵەسن چون نەیان دیگە بە خۆیانەوە کامرانە حەمەنووری کامرانە هەڵەبجەیی 50 ساڵ وا لە بەرە خەڵکە کرماشان فەرشە سووری چاو پێکەوت کۆبوونەوەی بینالملەلی چاو پێکەوتەکە تەکی سوفەرای بینالملەلیە هەڵساگە دانیشتنە تۆ دەسەڵات ئەناسی ئەوان نایناسن تۆ ئەزانی دەسەڵات لە سفر و چۆن دروست ئەکرێ ئەوان نازانن لەگرا فەرق هەست کاک کامران فەرقێکی گەورە هەست مردمی ئێمە ئەکسەرەن وەنە کاورای سنەیی وەنە کاورای کرماشانی نازانن دەسەڵات چ شەکڵیە نازانن دەسەڵات چۆن دروست ئەکرێ نازانن تۆ خەریکی چیت نازانن تۆ چۆن دەسی بۆ ئەوەی لذا ئەمانە فکرەکەن لە پشتی دوودانە بەرد و چوار پێکاکایی تەقە ئەکەن تۆ ئەزانی پێکاکە سپای قودس پاسدارانە دروست کردیاگە کورد لەبین بووە تۆ ئەزانی ئەو یەکێتیە دروست کردیاگە کورد دەبین بووە پارتی دروست کردیاگە تۆ ئەزانیت خەڵکەکە نازانی جناب ئەزانی شەڕ ئەوە نییە تۆ لە چیایەکە دانیشی و دوو فیشەک بتەقێنی باوکەکەی شەڕ ئەوەسە کامران هەڵەبجەی دانیشتوێ بیری لێکردوێتە من دوژمنم کێس حەمەتەقی چۆن دوژمنمە چۆن لە بینی بووم بەر لەوەی حەمەتەقی دەست کات و دەستی لێ بکەمەوە لە مناوی مردما لێ بەم لە ناوی قەوم و عەشرەتا لێ بەم بە چەک و ئەسلحە لێ بەم بە پارە و پوڵ لێ بەم دەمی دادورم ئێمە بگینەوە کێ کوردیان کردەوە کێ کوردیان کردەوە سۆ مشتی ملەتی دیهاتی وا لە شەڕ تعبیرێکی نییە ئەمڕۆ کامرانە هەڵەبجەی ئەزانێ سپا یعنی چی لەشکر یعنی چی منە کرماشانی نازانم سپا و لەشکر یعنی چی نازانم بۆیە نییە ئەوەنە هاڕیاگەم دوودانە گەڵدەڵ پڵی پێکاکایی ئەوێنم فیشەکێ تەقێن هێ کەف و کوڕ دڵمی پێساردەوە ئەکەمەوە وەلی تۆ ئەزانیت ئەمە شەڕ نییە شەڕە جددیەکیش نییە ئەم شەڕە بۆ ئەوەسە ئێمە بخەڵەتێنن جوانە پەکەکە بکەنە نێرەکە بەسەرمانەوە خایژەکەم ئەمە تەداخلێکی لێ تەداخلێ بکەم لەسەرەوەی مەسەلەی پەکەکە بۆ خەڵکی لای ئێمە بۆ خەڵکی حەلیم من ڕێز و سڵام هەیە بۆ هەموو ئەو برادرانی کە لە لای ئێمەن هەنێکیان پێشمەرگەی لایەنەکان بوون و چەشیان دانا و لە ماڵەوە دانیشتون و هیچ کاری حیزبی ناکەن بەڵام وازانن لە لای ئێمە حکوومەتی حەلیمی کوردستان ئیتر هەموو شتێکی بۆ دەسەبەر کردوون ئەچن خەباتەکەن خەباتی لە فەیسبووکە بۆ پەکەکە بۆ هەدەپە بۆ هەنە کەسەکە بۆ سەنە هەن ئەمەنە ناویان هەیە من ناوەکانیشانم بۆ لەبەر ناکرێ بەڕاستی هێشتا کاری لای ئێمە تەواو نەبووە ئەوان بە تەنگ گەریلایەکەون کە چۆن شەڕی کردووە ناشزانن گەریەکە چیەیە ناپرسن لە خۆیان ڕسمیان داناوە کاک پەیمان لە پەیجەکانی فەیسبووکە مەسەن 5-6 گەریلای پەکەکەیان داناوە ئەنواع سیلاحی گرانبەهایان پێ ئەی لە خۆیان ناپرسن ئەم سیلاحانێکی داوەتی پێیان ئەی ئەم سیلاح ئاخر مۆدێلە هیچ کوێیە یعنی ئێمە کارمان بەوە نییە بەڵام لە بابەتەکە هاتە پێشەوە کە باسییان کەین من سوپاسی زۆران دەکەم کە پرسیارەکەی منێ وا شیتەڵ و شی کردەوە ئیتر ئینسان ئەڕوا لەگەڵیا کە ڕۆشتیشی لەگەڵیا ئەتر مەجای ئەوە نییە بگەڕێیتەوە کاکە کامەران بزانە ئەوەی کە ئەمڕۆ ئەوێنی خەڵک باسی پارە و پول و فەساد و ئەمانە ئەکا ئەمە پارتی وەکێتی فێری خەڵکیەکەن خۆیان خەڵکیەکەن قسەکەی من ئەوە بوو بزانە ئێمە چون تعریفێکمان نییە چۆن دەسەڵات ئەخەین و دەسەڵات چۆن دەسەڵاتی هەست خۆمان مەشغوڵەکەین بەو شتەی وا حەزی پێەکەین با مثالێکی تر بەم خاستێ بگەین لە یەکتری ئەم قسە منەیەکەم ژنەکان خاستر ئەیزانن کاکە کامەران با تۆزی قسەی ژنەکانە کوردەوار بکەین کا کامران پیاگەکان حەیرەت ئەکەن وەختی بزانن لە فیمابەی لە نێوانە ژنەکانە چه شەڕێکی خوێناوین هەست بام پێت بێژم هەر لە بنەماڵەکانی دەوروبەری خۆتا بگەڕێ خۆیشکی داگەوە کوشت بۆ تۆ ئەگەر لە ناوی خانەوادە تا ورد نەوی تۆ
ئەوێنی لە ناوی خانەوادە ڕکەبەرایەتی دەسەڵات هەست، خۆیشکێ لە خۆیشکێتر زەریفترە، هێجوکەری فرەس، سرنجی خەڵکی فرە ڕاکێشێ، خۆیشکەکەی تری وا لە ئەم گەنترە، نوشتەی بۆ ئەکا، دوعای بۆ ئەکا، شایعی حیزیە خاتە شوێنی دەبەرەوەی کەس نەڕواوە دەوریە، خۆی مەرغوبیەت پێەکە، خۆیشی نازانێ ئەم کارە ئەکاها، حەسادەت وای پێەکە تا ئەو مەرحەلە ئەچێت، تا مەرحەلی کوشتنی یەکتریەچن. کامەران ئەم قسە من کردم فرەیەک لە ژنەکانی کوردەوار تایید یەکەن، با بزانی نیوەی ئەم ژنانی ئێمە خەریکن ئەڕۆنە لای دوعانویس، ڕەماڵ، نوشتە نوویس، فاڵچی بۆ ئەڕۆن بۆ یەکتری تەوتەئە ئەکەن، بۆ یەکتری تەوتەئە ئەکەن، دوعا ئەکا شوونەکە، دوعا ئەکا شوەکەی بمرێ، دوعا ئەکا ڕقابەتێکی عەجیب وا لە بەینی ژنەکانە. من و تۆی پیاک خەبەرمان نییە، باوەڕ کە خۆیشک بۆ خۆیشک وا ئەکوتێت تۆ حەیرەتەکەی، خۆیشک بوو برا وا ئەکوتێت تۆ حەیرەتەکەی. بزانە ئێمە چون سادە ئەنوارینە قەزایە فکرەکەی لە ناوی خانەوادەمانە، براکان و خۆشکەکانە ئێمە و ئامۆزاکان و پوزاکانە ئێمە وان نیەن، باوانە با تۆ ورد بنواری ئەزانی وانە، ئەوێنی هیچ کامیان محبەتێک فقط لەسەر خاتری محبەت ناکە، هەدەفی هەز لە محبەتە ئەیکا، شتێ وا لە پشتی داستانەکە. تۆ ئیشەی لە خۆت بپرسی حکوومەتە حەلیم بۆ باسی فەسادەکە بۆ ئەیکا، تۆ ئیشەی چی نەفەهمی؟ بزانە تێرە تێناوی تەلەڤیزیۆن بەرنامە دروستەکە شێخ نەحنووی کەس نەزانی 20 دۆنم زەمینی داگیر کرد، ئۆخەی کە کوڕی دڵم خەفتۆ، ئۆخەی تەواو بوو بڕیاوە. بۆ چون ئێمە بێدەسەڵات کردیابی، ئێمە بووگینەوە بێوەژن، گشتماندا کەوتگین و ماتەڵین بە دوعا و بە سێنگ کوتان و بە سێنگ دڕین و ڕووکردنە شێغامۆش و ئەمانە بتوانین حەقی خۆمان بسێنین. ئێمە وەکو سەغیر ئەنوارینە خۆمان و ئەوان گەرەکیانە ئێمە وەکو سەغیر بنوارینە خۆمان. ئەمما کامەرانی هەڵەبجەی خۆی بە سەغیر ناوێنێ، کامرانی هەڵەبجەی ئەو قژە و ئەو ڕیشەی لە ناوە ئاشا سپی نەکردگە، کامرانە هەڵەبجەیی دان نان خواردنی هەست، جەنابە نوێنەری یەکێتی بووی لە هەڵمان وانییە، ئەیتوانی حتا پلەیەکی تر بڕوا دوو لە جەنابە تۆزێکیش ماستاو بکە، حقوقەکەی خۆی بێڵێتەوە، مەعاشەکەی خۆی بێڵێتەوە، نێتوانی با. بەڵام ئینسان لە هەر کارێکا کە ممارسە ئەکا گەورەترە بێ. کامرانە هەڵەبجەی فکرەکات ئەگە ڕۆژانی پەلاماری ئەسڵحەیدا بۆ دەسەڵاتی ئەو ئومەتە کردی، نەیکرد موچەیەکی 2000 دۆلاری و 5000 دۆلاری بکەی، بیری لە سەروەری گەورەترە کردو. ئمڕۆ وا لە قۆناغێکا بیر لە قۆناغە گەورەترە کاتۆ، بیر لە دەوڵەتی گەورەی کوردی ئەکاتۆ، بیر لە دەسەڵاتی هەموو ئینسانێکی کوردی ئەکاتۆ و بەو نەتیجەگەیگە دەوڵەتە کوردی تا لە خیاڵستان و زەهنی ئینسانی کوردیا جێبەجێنەوێت، بە مادیات لەسەر ئەرزا جێبەجێ نابێت و ئەم فەسادە دروستەکە. لەبیرت دێ کامەران ڕۆژێک بە من وتە گەورەترین دەستکەوتی ئینسانی ئینقلابی ئەوەسە کە ئەبێ بە ئینقلابی. جنابەت کاکدانا هەڵەبجەیی و دەیانی وەکو جنابەت ئەوەڵین دەستکەوت و ئیسیفادە بە قەوڵە خۆتان کە کردوتانە ئەمەسە کە ئینقلابین یا شۆڕشگێڕن و تا ئاخرین لەحزەی تەمەندان شۆڕشگێڕ ئەلێنێنەوە. ئەوە تەمامی لەزەتێکە کە لە شۆڕشگێڕبوون ئەیوەن و شۆڕشگێڕبوون لایف ستایلە بۆ ئێوە. بۆیە دەرکی جەنابە لە ئومورات و لە مەسائل فەرقە کاتەکە ئینسانێکا کە هیچێکی تەجروبە نەکردە، تۆ دەسەڵاتە بە خۆتۆ دیگە، احترامە بە خۆتۆ دیگە، مەجلسی گەورە بە خۆتۆ دیگە، پیاگە دیگە هات کەسە دەرماڵەکە. ئمڕۆ گەورەتر ئەوینیت، گەورەتر ئەبینیت، بۆیە قسەی تۆ پارە و پول و فەساد و نیوە تەختە خاوەکە و ڕەوابەتە جنسی نییە. و ئێمەش هیچ وەخت بەحسە وامانە نەکردە. بەحسە ئێمە گەڕانەوەی دەسەڵاتە بۆ تاک بە تاکە ئینسانە کوردی کە ئێشێت هەیە شەریک بێت
تا ئەم دەوڵەتە سوورەتی ئینزمامی بگرێت سوورەتی مادی بگرێت و ئێمە بەقەدەر قەبارە و لیاقەتە کوردی خۆمان بەم جەهانە دەرکەوی ئەمە ئەو قسەسە بەڵێ فەرموو کاکەمرە چاوەڕێم گاک پەیمانجان جا من حەزەکەم یەک نقطەیەک باسکەم بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست کە گویان لە من و جەناب دەکە قسەکەین ئازیزان کاک پەیمان حەیدەری ڕابەری ئەم مەتنەیە مەتنی ئاخێزی کوردەواری سەربەخۆ کاک پەیمان حەیدەری بۆ خۆی بە ئێمەی بەخشیوە یعنی ئێمە گەورەترین ئیسیفادەمان لە تەمەنمانە کردووە من بە کاک پەیمانم وت ڕۆژێکیان وتم من تەمەنم 55 ساڵە هەمووی یەک زەربی لێدەم چونکە هیچ شتێک فێر نەبووم هیچ شتێکم نەکرد 38 ساڵ من لەگەڵ یەکێتیا کارم کرد هیچیان لێ فێر نەبووم تەنیا ئەویان لێ فێر بووم کۆبنەوە بکەین ئابنەوەکە بین بڕۆین لە ئوتێلەکە کۆبنەوە بکەین دوو قسەی خۆش بکەین دوو قسەی هیچ شتێک فێر نەبووم بەس ئاخێز قودرەتێکی یابە من کە ئەوەنەی تر یاخی بم کە ئەوەنەی تر بە دوای حەقیقەتا بگەڕێم کە ئەوەنەی تر بە دوای خۆما بگەڕێم خۆشبەختانە وردە وردە ئێمە خۆمانە دۆزین و جارێ بزانین ئێمە خۆمان چین کە تۆ خۆت نەناسی و خۆت نەدۆزیتەوە ناتوانانی کەسێکی تر ڕزگارکەی جاکاک پەیمانجان من زۆر سوپاس دەکەم بۆی کە بینە سەر پرسیاری دووەم پرسیاری یەکەم من زۆر سوپاس دەکەم کە جوابەکەی وەرگرت من لە لای خۆمەوە هیوادارم بۆ ئەو برادرانش کە لە ژوورەکە چاوەڕێمانەکەن حەزەکەم ئەویان پێ بڵێم کە چاوەڕێ نەکەن بڵێن کەی تەواوە بێ و ئەوە نەتیجەکەی چییە بێ و ئیتر چیمان بۆکەن چونکە ئەمە ڕوا ئەمە وەکو ئاوی سیروانە هەرە ڕوا و هەرە ڕوا بێسە کاک کامران ئەوەت فەرمایش کرد با من نوکتەی خۆشیێکی پیاگانەی ژنانەی بێژم من جاروبار ئەبینم ڕفێقە ژنەکانمان یارە ژنەکانمان گلەیی ئەکەن ئێژن خەڵک لە هەولێر و لە سلێمانی و شێتمانیان کردە بە دەم تەلەفۆنەوە تەوەجۆکەی کابرا لە پڕێکا تەلەفۆن ئەکا و ئەڵێ چیت ئەوێ بۆت ئەەکەم چیت ئەوێ بۆت ئەەکەم پارەت گەرەکە پولت گەرەکە لەبەرەوەی لەگەڵی ڕێکەوی نێوان دابنێت بە قەوڵە خۆتان بێتەوە کاپڵ چیت ئەوێ بۆت ئەەکەم جاوا من قسەی خۆشێکە بۆ بکەم کاک کامەران وەختێک بۆ پیا و هەموو دەسەڵاتێکە دێ سندۆ کردە بە پوڵە یعنی لە جوانی داریە لە شەهامەتە لە کەسداریە لە دەستداریە لە خیرەتە لە مەردانگیە لە دلێریە لە ئاقلیە لە ژیریە هەمووی لێ سندۆ کردە بە پول وە بوو بە پارە کابرا ناتوانێت سرنجە دەژن ڕاکێشێ بۆ خۆی ببێت بە حەسرەت و خولیاوی دەژن بۆی ئاسانترین ڕێگە ئەگرێتە بەر تەنیا قودرەتێکە هەسی پوڵە ناتوانێت دوو قسە و دوو شێعرە خۆش و دوو بەرخوردە خۆشتەکە ژنێکا بکە تا دڵی داگیرکە یەکسەرە ئێژێ چیت گەرەکە بە دەفتەرێ دۆلار بۆت بسێنم $1 ملیۆن پێ ئەدەم $1 ملیۆن پێ ئەدەم ماچێکە بکەم ئەمە خایشەکەم ئەمە بووگە بەوەی کە پیاگە ئێمە پێناسەی لە دەسەڵات و قودرەتیش نەماگە سێکس ئەبزارە دەسەڵاتە بابزانی مثالە بۆ لێدەم وەختی تۆ تاریخە وڵاتەکانە ئوروپایی ئەخوێنی تۆ ئەوێنی ڕەوابەتە ناوە تەبقەی ئاریستۆکرات ڕەوابەتە جنسی بسیار حساب شدە وە سیاسیە تەوەجۆ فەرمووی یعنی یەک نەفەر کارێک ناکات ئەم سێکسە ئەلەکی خەرجکە مثال ئەربابێک ئەتوانی بڕوا لەگەڵ دەیان کەنیزی ژێردەسی خۆیان سەکسکە نایکە ئەڕوا تەکە ژن فلانە کەسا ڕابەتەیە دروستەکە لەبەرەوەی وەکو کارتی سیاسی بەکاری هێنیت وەکو کارتی سیاسی بەکاری هێنیت بزانە وەختی پیاک بێدەسەڵات ئەکرێ وەختی پیاک لە هەرچی سەفاتی گەورەز و لە هەرچی مەرغوبیەتە دا ئەتۆڕێت تەنیا مەرغوبیەتەکە ئەوێتەوە پوڵەکەیش ئیتر لەزەتی پێ نادات تۆجۆت کرد سەمەرەکە ێزانێوێت و چی ئەوەی کە ئەوانەی ئمڕۆ لە حەلیما پولیان هەست نازانن ئەم پوڵە چۆن دەرخەن ماساژ پلەیسیان گەرەکە قمارخانەیان گەرەکە تۆجۆ بکە ئێشێ بڕۆن فاحشە لە کشوەرەکانە ئوروپای شەرقی لێرن
لە سین و لە چین بیرنی تا ئەم پوڵە هیچ شتێک وەمانە بدات. ئەمانە ئەم پوڵیانە نییە بتوانن بەغای پێ بگرن، سلێمانی پێ بگرن. پێی بوونە گەورە ژنەڕال ماتیسە ڕئیسە ئەرتەشە ئەرکانە ستادە دەوڵەتە تورکیە، ڕئیسە ستادە دەوڵەتە تورکیەز، وەلێ ئەمان تێ هەڵگریاگێکی میلیارێنن لە سلێمانیا وا تەمامە دەسەڵاتەکەیان ئەوەسە کرێکارێکی بەنگلادێشیان هاوردوێ چواردانە سەکسی تر بکەن دەکی دوودانە لە شفرۆشی تارانی و تایلەندیە. ئەوەسە کە تۆ وەختی تعریف لە دەسەڵات نەو پوڵ نازانی چ پێ بکەی، نازانی بە پوڵ قدرەتی سیاسی دروستەکرێ، نازانی تۆ بۆ پاراستنم قدرەتە سیاسیە تا کامە سنوور ئەتوانی بڕۆی، نازانی یەکێک لە جەزابترین شتانێک کە تۆ هەست قدرەتمەند بوونە، پیاوی قدرەتمەند بوونە. پیاوی قدرەتمەند بوون سرنجە ژنیش ڕایەکێشێ گژنی حەزی پێکات چون ئەو جنست دەسەڵات ئەناسێ. بەڵام کاورا وەختی ئەمانەی نەزانی خۆی ئەبرۆ قەیتانیە کات و زەریفە کات و لە ژن زەریفترە پی ئەمەداوە ژنێکی تر ئەیە چێگەرەکە بۆ بکەم. ئەمە ئەوجی ڕزاڵەت، ئەوجی داڕزیان و ئەوجی داڕمیانی مردمێکە. کاک کامەران، سکس قدرەتی پێتەوەلی دەکریا، بەڵام دنیای سەرمایەداری ئەمڕۆ ئێژێ سکس بۆ ئیرزابوونە، نیازەوە تۆ ئێشێ ئیرزایکەی، بۆیە تۆ ئەوێنی دەیان نەوە ژانڕە سەکسی بۆ دروزەکە. لە ئاخرۆ جەزابیەتی سکس لە دەسەچێ، بۆی تۆ ئەوێنی کاورایی تر تەبعی نامێنێ لەگەڵ شنێکاوێت، گەرەکێسی لەگەڵ دووژن ناوێت، لەگەڵ دووژن تەجروبەکە گەرەکێسی گروپ سکسکە، لەگەڵ گروپ سکسەکات گەرەکێسی سکسە بە شەلاقۆ بکە، شەلاقی لێبن و سواری بوون و بیکێشن و ئەوێنی لە ئاخرۆ کاورا کاو لەوێ تەوجۆکەی کاورا کاو لەوێ. ئەمە نظام سەرمایەداری کردیێسی. تۆ ئەگەر ژنە خواست، ئەگەر ژنویت ازدواج قدرەتی بە تۆدا، ئەم سەکسە کات کرد مناڵەت یا دروسە کرد، مناڵ بە تۆ هێزیەدا دەسەڵاتیەدا. ئەوانەی دەسەڵاتیان واوە دەسۆ نەیان گەرەکە مردمە عادی ئەم دەسەڵاتە بناسی، مردمە عادی ئێشێ بێ دەسەڵات وێ، هەرچی شتە ئێشێ بەکاری لێرێت مەسرەفیکە، خۆی مەسرەفکە، ڕۆمانس مەسرەفکە، وجودی مەسرەفکە. بۆ یەو قسەمەوە بیرکەوتەوە. ببەخشن بارسورەت وتم نقطەیەکە لەوانەیە فرێک لە ژنەکان شکات بکەن و فرێک لە پیاوەکانیش هەروە. فەرموو. چاوەکەم کاک پەیمانجان بوو برادێک وا بزانم کاک کامەران حوسێنی ناوە داواکە کە پرسیاری کردووە ئیسا ڕنگ بێت بێتە ژوورەوەڵێ باسەکەتان لەسەر چێت چکە لە بدایەتەوە لە ژوورەوە نەبووە بەو برادەرە کە داواکە کە جوابی نادەنەوە. جوابەکەی ئەوەیە کاک کامەران حوسێنی جان، ئێمە بابەتەکەمان لەسەر ناساندنی ئاخێزی کوردەواری سەربەخۆیە مناقەشەکەین لەگەڵ کاک پەیمان حەیدەری کە هەنێ پرسیارمان هەبوو، پرسیاری یەکەممان جوابمان وەرگرت، دوایی ئەتوانی لە دیبەیتەکە توانی ژۆبیسی ببیتەوە بدایەتەکەی جۆ لێ بگریتەوە جوابەکە. کاک پەیمانجان، پرسیاری دووەمان ئەڵێ لەم کاتا بۆ هەر مرۆڤێکی کورد کە خۆی لە ئاخێزدا ئەبینێتەوە باوەڕی بە فەلسەفەی ئاخێز هەیە؟ ئەمە پرسیارە گرنگەکەی کە زۆر لە ئێمە ئەکرێت لە منیش و لە کاکدانەش. کە باوەڕی بە فەلسەفەی ئاخێز هەیە چ ئەرک و فەرمانێکی لەسەریان لە ئەستوایە بۆ ئەوەی بگاتە سەر سواران و سەردانان؟ یعنی ئەو برادەرانە وەکو باسمان کرد کە زۆر کەسە پرسێکە ئەڵێ من چی بکەم، یعنی ئیسا ئەوە من بوومە ئاخێزی فەرمان و ئەرک و فەرمانی من چییە، من لە چۆ دەست پێ بکەم، من چی بکەم؟ ئەوە زۆر گرنگە کە ئەگەر بتوانی بە کورتی وەڵامان بێتەوە بۆی پرسیاری سێمیشمان ماوە. کاک کامەران، کارتەکە نیگەرانی ناوێت بزانە ئێمە مشکلم نییە 100 ساڵە خەریکین کاولەکرین. بعدەم پرسیارانە ئێوە ئەیکەن ئاسان نییە وەڵامەکەی. تەوەجۆ فەرمووی یانی تۆ وەڵامێک بی بە کاورا و کابرا قانع ئەەکەیت و کابرا بڕوا پەیکاری. بزانە با من نوکتەیەکە پێبێژم. لەبیرت تێ لە وەڵامە پرسیارە ئەوڵ تا بەحسم کرد پێغەمبەرە ئیسلام لە ناوی قورئانە بارها شەکەکە وەخواتێتە کومەکی. با یەکێک لەو شەکانە بۆ باسکەم لەوانەیە کێشەکە هەڵکە. نەقڵە من نایژم ئەمانە سەحەتی هەست، سەحەتە تاریخی هەسا،
من نەقلێگەکەم کە مثالێک تێرمەوە کە کەڵکی لێ بگرم بالاخره ئەمڕۆ کەسانێک لەم سەرزەمینی ئەمە مقتەقدن بەم دینە گویا پێغەمبەر ئیسلام گەرەکێکی بڕواتە شەڕە لەشکرە ڕۆم و شەڕێکی سەختەوێ فرە کەسێک لە ئەعراب مسلمان و سەحابەی پێغەمبەر تێنە لای و ئێژن ئێمە ناینە ئەو شەڕە دەلیلەکەی شێوە سێژن پێغەمبەر ڕومیەکان ژنەکانیان فرە زەریفن ئێمەش خۆمان پێ ناگیرێ ژنە زەریف بوێنین ئەم فیتنە مەکە با تووشە گوناح نەوین پێغەمبەر ئیسلامیش دەمی ئەوەسێت ئێژێ دەیمەیەن خۆی ئەچێوتەکە ئەیدەیەکاوەکەوێتە بیاوانێک و تینگ و برسی ئەوونەوەوانە گویا ئایەیەک تێ لەسەر ئەم مەزمونە کە پێغەمبەر تۆ بۆ ئیجازەتدا ئەوانە نییە خوا عتابیەکە بۆ نەکردو کلکیان بێنیتیان بەم مەزمونە وا لە قورئانە من ئەتوانم دوودا ئایەکەی پەیاکەمەوە بێرمی بزانە کاکە کامەران فرەیەک لە مەردەمە ئێمە ئێشەی هیچ شتێک بەویتە دەستیان مەشغوڵیان کەی بۆ ئەمە با من مثالێکی تر بێرمەوە مەردەمە ئێمە تێبگا ئێژێ سڵێمانە پێغەمبەر یەهودی جن و ئینسی بوو پیرە ژنێ چووە لای عەجوزەیە چووە لای وتی حەزەتی سڵێمان بۆ تۆ عەیبە ساحەوی جن و ئینسی من ماڵم نییە وتی چی بۆ بکەم پیرەژن وتی دوو جنۆکەم پێ بە ماڵم بۆ دروستکە پێغەمبەر ئیسلام چ ببەخشن دوو جنۆکەکەی داوە پیرەژنەکە وتی پیرەژن با شتێکە پێ بێژم ئەم جنۆکانە ئێشێ خۆر هەڵیدا تا خۆردا ئەکەوێ کارکەن کار نەکەن ماڵەکەت ئەهەڕۆژێنن وتیان کارە ناگە کاریان پێ بە تا ئاخری شەو ئەنا ئەیهەڕۆژێنن پیرەژن ئێژە باشە کارە نەوێ جنۆکە ئەوات و جنۆکە حتا نیوەڕۆ ماڵێکی بۆ دروستەکەن پیرەژن شای زەوقەوێت و تایسەشتی وایە نەدیگە و لە 4-5 ساعەتا ماڵێکی بۆ دروست بوو جنۆکەکان لاکەن وێژن پیرەژن کارێترە نییە پیرەژن ێژێ نەوەڵاو دەستا خۆشوێت و ئەمانە و شای زەوقەوێ وەڵا جنۆکە دەسەکەن و هەڕۆژاندنە ماڵەکە تا ئێوارە ئێوارە تێت و تەواو ئەوێت و ماڵەکە هەڕۆژیا و پیرەژن حەجە دەسی نەکەوت یاڵا پیرەژن ڕاتەوە بۆ لای سڵێمانە پێغەمبەر ئێژێ دووبارەی یارمەتیمان بەرە و کورە ئەم دەحفە بیاندە فقط یەک جاریتر دەم جاریتر نەزانم چیان پێکەم ئێژێ مەگە پێتم نەوت پیرەژن ئێژێ وەڵا دەیتر نەمزانی ئەم دەحفە خلاصە جنۆکەکانی پێدات و ئەیوەن ماڵەکەی بۆ دروستەکەن تا نیوەڕۆ ێژن کارێکە نییە پیرەژن فعلێکی جێگەی بەحس نییە فرە کەسێ دیسکێتی منی تر نایکەم کارێکیان پێکا جنۆکەکان دەرەچن بەدەستیەوە فرێ لە مەردمی ئێمە وەنە جنۆکەکانە حەزرەتە سڵێمان هەر گەرەێکیانە لە خۆیان و مەشغوڵون هەر لە خۆیان و نەخۆیان مەسەڵەن چوزانم پوتێکیان بۆ دانی بێژی حرەسیاتان پوتە بکەن یا مەسەڵەن پێیان بێژی تۆ ئەوە مەسئولی ناوچەی هەڵەبجەی مەسەڵەن ئاوان مەشغوڵە بێ ناتوانێت گەورە فکر کاتەوە بۆیە تۆ ئەوێنیم لە ناوی ئەم دینانە هیچ کەسێ ناوێت بێتەوە محەممەد گشت کەسێک ئێشێ بڕوات ڕۆژێ 5 دەفە نوێژ بخوێنێ نەزانێت چیش ئێژێ مسلمانە ئێشێ خەڵکی مەشغوڵکەی مێتۆدەکە واسە کاک کامەران هەیکە لە دەوڵەتە کوردی ئێشێ لە چاوی کامرانی هەڵەبجەیە دەرکەوێ ئێستا کامران تێدێژێ من دەوڵەتە کوردیم پەنجای وەکو کامران تێدێژێ من دەوڵەتە کوردیم ئەم تەسویرە دەوڵەتە کوردیە لە ناو مەردما بڵاوەوێتەوە مەردم باوەڕەکە دەوڵەتە کوردی مەوجودە یەکەم کار بۆ یارانە ئاخێزی ئەمەسە خۆیان وەکو دەوڵەت بناسێنن وەکو چهرەی ئینزمامیە دەوڵەت بناسێن ئەگەر ئێمە وەسای داسانەکەین ئێمە ئەزانین ئێشی چۆن بڕواتە بەرەوە ئەمە قۆناغ بە قۆناغ ڕواتە بەرەوە مەرحەلە بە مەرحەلە ئەڕواتە بەرەوە ئەمە سوورەتە واقعیە کەس بەڵێ ئێمە هێزە نظامیشمان ئەوێت بەڵێ ئێمە بربەرەکانیش ئەەکەین تەکە ئەوانەی کە ئەم سەرزەمینی ئێمەیانە داگیر کردگە وەلێ ئەبێ ئەو لەشکرە دروستکەین ئەو لەشکرە سەرەتا لە زێهنەوە دروستەکرێ کەسێک کە گەرەکێسی بێتەوە سەرسوار ئەوەڵین کارێک کە ئیکا ڕوومەتە خۆی ئاشکارەکە دانا هەڵەبجەیی کامران هەڵەبجەیی ئاکۆ حەکیمین کاوە ئەحمەدی ئەبێ ببن بە هەزاران دانا
تا خەڵک بوێنێت ئەم دەوڵەتە متبەلور بووگە لە وجود تەکتەکە ئەم مردمانە. ئەو جار وەختێ متبەلور بوو وارد فاز بعدی ئەوین ئەم دەوڵەتە لە خۆی وەک کار نیشانەدا، مەوزە نیشانەدا. بزانە کاک کامەرانی، پەیمانە حەیدەری ڕۆژە ئەوەڵ وەختی شروعی کرد بە مەتنە ئاخێز وەکو غەریبەیە قسەی نەکرد، وەکو ئەوەی کە سەرزەمینی کوردەوار بە ئەو ڕەبتێکی نییە قسەی نەکرد. بزانە ئەمەی کە تۆ بێژی وەڵا زۆرمان بۆ هاتکە و بەڕاستی ئەم حیزبانە تاڵانیان کردگە و ئەوانە ئەمریکاوا لە پشتیانە و ئەوانە تورکیەوە لە پشتیانە و دەستمان بێ دەسەڵاتە، ئەمە تۆ خەریکی خۆت غەریبە ئەەکەی لە سەرزەمینی خۆتا، دانێت تۆ هیچ کارەی. وەلی من وەختی قسەم کرد وەکو ساحێوی ئەم سەرزەمینە قسەم کرد، وەکو دەوڵەت قسەم کرد، وتم پەکە کە تۆ غەڵەت ئەەکەی لە ژێرە ناوە کوردایەتی بەدەمە قۆپان و نیرویە سپاه قودس و دەوڵەتە شیعە و جوولەکە حەق نییە ئومەتە کوردی نابودکەی. حکوومەتە حەلیم بنە جوولەکە، ئێوە هاتکەن سەرزەمینە ئێمە نابودکەن و ئومەتە ئێمە نابودکەن. من هاتم حەملەم کردە دەستگاه ئەوقاف و ئیلاهیات، وتم مەلا ڕیش بۆ گەنەکانە حەلیم، مەلا ڕیشک بۆ گەنەکانە ئەم سەرزەمینە بزانن ئێوە هاوکارانە نظام سوڵتە دەستگاهە جود و کریسیانەتین لە خەسەندن مردنە ئێمە لە بێدەسەڵاتکردنیان و لە کۆیلەکردنیان بزانن. من وەکو دەوڵەت قسەم کرد و وەکو دەوڵەت قسە ئەەکەم، ئێوەیش وەکو دەوڵەت هەڵس و کەوتەکەن، وەکو دەوڵەت قسە ئەەکەن و چنگ ئەەکەن بە چاوی ئەوەی کە لەم خاکە لەم سەرزەمینە خەریکە کاولکاری وێرانیەکە، خەریکە هێزە مردم نەبینەوە، خەریکە مردم سەغیرەکە، خەریکە مردم کۆیلەکە، خەریکە مردم مەشغوڵەکە بە شتێکی ترۆ، خەریکە مردم لە مردم بوون دەرتێرێت. چۆن کاورا ئەوێتەوە یارە ئاخێزی بەوەی کە لە خۆی تەسویرە دەوڵەت نیشانەدا. ئەمە یەک. وەختی تەسویر دەوڵەت لە تفاقا نیشان دەریا، یەک بوو بە هەزار، هەزار بوو بە 2000 بە لێشاو خەڵک پەیوەستە بێ بەم هەیکەلە ئینزمامیە و بە لێشاو وەکو فیلمەکەی V for Vendetta، وەکو ماسکەکەی گای فۆکس کە تەمامە خەڵکە بریتانیا ماسکەکەی گای فۆکسیاندا لە دەم و چاویان و وتیانە سەرزەمینە هەنە ئێمەس و ئێمە تەمامیمان گای فۆکسین. وەختی تەمامە ئومەتە کوردی و ئەکسەریەتە غاڵبە ئومەتە کوردی خۆی بە ساحێبە ئەم خاکە زانی، خۆی بە ساحێبە ئێرادەی خۆی زانی، خۆی بە ساحێبە خۆی زانی، وەلەوەی کە خۆی ساحێوە خۆی وێ نەترسیا، لە سەودا و لە خیاڵە گەورەی زەهنە خۆی نەترسیا و خەوفی نەکرد، ئەو ئومەتە فڵک جاری ناکە و ئەو ئومەتە قودرەتە خۆی نیشانەدات. تەوەجۆت کرد ئەمە هەنگاوە ئەوەڵە. تماشاکە با من نکتەیەکە پێبێژم کاکە کامەران، علومە سیاسی وەکو علومە تەبیعی نییە کە دانش سەوارە فەناوەری بکەی دوو زەبدەری دوو بێت و چوار و تۆ نەخشەی بینایەکی پێدابنی، سارۆخێکی پێ دروست بکەی. اتفاقات و قڕونە ئەخیر بە تۆ سابەتی کرد لە حوزەی علومە سیاسی و علومە ئیجتیماعیە بەشەر مەوجودێکی پیچی دەست و بە عیلم جواو ناداتەوە. بەشەر ترسەکانی کولتور دەرونی ئەمانە زاڵە بەسەریەوە، تۆ بە فرموڵێکی کۆنکرێت ناتوانانی بڕۆیتە سۆراغە مردم. مەسەڵەن تۆ حەیرەتەکەی مۆدێرنترین خەڵکە ئوروپا خەڵکە ئاڵمان بوو، بەڵام هیتلێر پێشەوای ڕایشە سێوەمی تیا دەرهات. تۆ ئیمڕۆیشە حوزەی سیاسیە تەکە ئەفسانە ڕوبەڕوویت، ئەفسانە کارەکە. تۆ ئیمڕۆیشە بەقایای خواکانە یەهود و مەسیحیەت و ئیسلام ئەوێ دیتەوە لە جەهانە ئیمڕۆە کە میتن، کە ئەفسانن، کە چیرۆکن، کە داستانن. لە حوزەی سیاسەتا تۆ تەکە ئینسانە پێچیدا ڕوبەڕوویت، تەکە جامعەی پێچیدا ڕوبەڕوویت. بۆیە فقط لە حەریمە کوردستانە 150 تەلەڤیزیۆن بۆ دروستەکەن بە سریاڵە تورکی، بە قسەی درۆزنانەی مەلا، بە لەتیف، بە مەلا هەڵۆ، بە مەلا مەسحەر، بە یارۆ کەنیشکەکەی ئەڤین ئاسۆ، بە سەدانی وەکو ئەڤین ئاسۆ، بە کەشخەکانە ناوە سۆشیال میدیا، بە شێتەکان، بە فاحشەکان
خەریکن زهنە مردم و ڕۆح و ڕەوانی مردم ئالوودە ئەکەن، ڕۆح و ڕەوانی مردم ئەخەسێنن، بە سێکس حملەیان پێەکەن، بە مخدرات حملەیان پێەکەن، بە ترس حملەیان پێەکەن، بە پارە حملەیان پێەکەن، بە وەهم و خەیاڵی بۆش و بەتاڵ، خەیاڵی بەتاڵ حملەیان پێکەن، بە خەیاڵ کوشتن هێرشیان پێکەن. لذا ئەم بازیە بازیەکی پیچی دەست ئێمە ئەیزانین و ئێمە لە کناری یەکتریا ئەم هێزە دروست ئەەکەین. ئەوەی کە گەرە کێسی منتەسەب بە مەتنە ئاخێز بێت ئێشێ بێت و وەکو هەیکەڵ دەوڵەت خۆی دەربخات و وەکو دەوڵەت هەڵس و کەوت بکات تا بتوانین ئەم قەبارە گەورەکەین و ئەمە سوورەتە واقعیە دەوڵەتە. بەڵێ فەرموو. دەست خۆش کاک پەیمانجان. پرسیاری سێم و ئەخیر کە باسەکە خۆشتر دەکات. کاک پێمان ئاخێز ئەو هەموو ئەفسانە مێژووە ساختەیی کە بۆ کورد نووسیویانە باتڵ ئەکاتەوە. کەواتە مێژوو لەکەیەوە کرێ بکرێتە چارە و وەڵامگۆی گرێچۆرەی کورد. لە ئێستاوە خۆمان مێژوو دروست بکەین یان هەر خەریکی بە درۆخستنەوەی مێژووە درۆکەی سیستەمی دەسەڵاتی کۆپەرێشنی جوودی کریستیان. ئەم پرسیارەی جنابەت ئشی لە ئەوەڵ و مثالێکی بۆ بێرمەوە تا بتوانم بە وازەحی جوابتان بەرمەوە. بەڵێ بزانە کاک کامران هەڵەبجێی ئەمە شتێکی ڕوون و ئاشکراس من پێژم بەدیهی ڕوون و ئاشکراوێت و بەدیهی. ئەمە شتێکی ڕوون و ئاشکرا و بەدیهیە کە ئێمە ئەزانین ئێمە دوو دینە یۆنیڤەرساڵمان بە ئاشکراوە بە ڕوونی هەست، یعنی جیهانی. دینە ئەوەڵ دینە مەسیحیە، دینە دووەم دینە ئیسلامە. هەر ئەم کتێبە تاریخیانە کە خوێندگمانەسەوە ئێژێ بۆ دینە مەسیحیەت ئەوێ بە دینێکی جیهانی وەڵامەداتەوە. ئێژێ 400 ساڵ دوای مەرگە مەسیح ئیمپراتور ڕۆم کۆنستانتین باوەڕ تێنێت بە مەسیحیەت و سەوارە بەردەسەڵاتە سیاسی ئیمپراتوریە ڕۆم دینە مەسیحیەت بەڵاو ئەوێت و مستەقەر ئەوێ و بەسەر جەهانە ئەستقرار پەیاکە. ئەمە دروستە؟ ئۆکێ. ئەی ئیسلام چۆن جیهانی ئەوێتەوە؟ بۆ ئەمیشە دقیق هەمان فۆرمولیان هەست. لەوێ ساختارە سیاسیە دینی مەسیحیەت ئەتەرەکێنێ. ئیسلام خود ئیسلام دینە سیاسیە. ولذا لەگرا تۆ ئەوێنی دروستکردنە زەرورەتە حملەیە عەرەب بە ڕۆم و ئێران. بۆیە تۆ لەگرا ئەوێنیت ئەوەی بۆی تۆ سوعالەکەی ئێژی ئەم مەتنە کە جێماگە و منتەسەبە بە محەممەدە پێغەمبەری ئیسلام جوولەکە سازە، فرەیەکی دەستکاری کریاگە. بۆ تۆ لەگرا سوورەی ڕوومت هەست. سوورەی ڕووم باسە هەردوو دەسەڵاتە ئێران و ڕۆم ئەکا. تەوەجۆ بکە. یعنی ئەو بە ئایەیە کە ئێشی سوورەتێک کە ئایەی خواوێت ئیتر پرسیار جێ نایەڵێ بۆ مسڵمانان. لە قورعانە ناوە ئیمپراتوریە ئێران و ئیمپراتوریە ڕۆم هاتگە، حتا ئەگەر شەواهیدە مادی لەسەر زەمینەوە نییە نێسی. تەوەجۆ بکە لەمە. بعد تۆ ئەوێنی لەگرا جەعلە سێ چوار شتەکرێ. یەک، محەممەد عەبدوڵڵاه هەنووز قدرەتی لە عەرەبستانە سعودیا نەگرکە نامە ئەنووسێت بۆ 4 سوڵتانە گەورە: خسرۆ پەرویز پاشای ئێران، ئیمپراتوریە بیزانس، بۆ نەجاشی پادشای حەبەشە و بۆ کەسێکی تر لە بیرم نەماکە. خب بۆ ئەم جەعلە تاریخیە کرێژن محەممەد نامەی نووساگە بۆ خاترەوەی بێژن کە دینە ئیسلام جیهانی بووگە، هەر بە خیاڵی جیهانی بوون و سپا و لەشکەر و زۆر جیهانی کریاگە. دوای ئەم نامەی پێغەمبەرە لێو دواتێن شەڕەکانە ڕەدەی دەورانە ئەبوبەکر بۆ دروستەکەن، لێو دواتێن لە تاقیبە شەڕەکانە ڕەدە بۆ خاترەوەی قەبایلە عەرەب هەست بە شکستنەکەن بەرەو ئیمپراتوریەتە ئێران پەلامار ئەدەن، حملە ئەکەن بە ئیمپراتوریەتە ئێران و شتێ دروست ئەوێ بە ناوی حملەیە ئەعراب و مسڵمانکردن لە ژێرە ناوە حملەیە ئەعراب. دوو نوکتە تێرن: جەزیە ئەوەی کە غەیری مسلمانە ئیشە جەزیە با غەیرە مسلمان بوون گران ئەکەوێت، وەلذا تۆ مسلمان ئەوی تا گران نەکەوێەوە پێت. درستە؟ تا ئەگرامانە دروستە.
پس تۆ ئەوێنیت ئەم تاریخە کەرەستەی سیاسیە خەریکە ئیمپراتوریەتێک تێرێتە دەرەوە کە ئیمڕۆ ئەم جیهانە ئەم شکلیە لە دڵ ئەم تاریخە دانە هاتکە ئەوەی گەرەکیان بووگە خستیانە سەناوی بزانە هەر خودە ئەم قورعانە خەریکە سابت ئەکا محەممەد حیج ئەخن ناکرێ لوتە پێغەمبەری یەهودی تەکە کەنیشکەکانە خۆیان وە مەسی سەکسی کردوێ پێغەمبەرە ئیسلام ناکرێت سیانزەژینی نەوێ ئێشی سیانزەژینی بێت ئێشێ بیوێت و ئێشێ دڵیشی بۆ ژەنگێ بدات تۆ ئەوێنی ئەمانە گشتی انتخابە سیاسیە و ئیمڕۆ مەسئلەکە بوو گەسۆچی مەسئلەکە بوو گەسۆ ئەوەی کە ئەم جەهانە یەکدەسوا لە ژێرە نەزمە جودۆ کریستیانیتیا و ئیداراکرێ یەکدەس تاریخ و ئەم تاریخە کە جوولەکە نەقلیەکە و مەسیحیەت نەقلیەکە ئەبزارە دەسەڵاتە حەجێکی تر نییە لەم تاریخە کە ئەمانە مەترەحیەکەن ئێمە بێدەسەڵات کریانی تاریخ ئێمە لە زمانی دەستپێکە کە ئێمە دەسەڵات تەولید ئەکەین و ئەیگەڕێنینەوە بۆ خۆمان ئێمە قبول ناکەین ئێمە مشتێ تێ هەڵدریاگە هەزاران ساڵین هەزاران ساڵە کۆیلە بووگین هەزاران ساڵە تەجاوزمان پێ ئەکرێ لە پڕێکا بریتانیا هاتکە بمان کاتەوە بەشەر فێرە شۆڕش گێڕی بووگین ئێمە قبول ناکەین ئێمە قبول ئەەکەین بە پێچەوانە بریتانیا و دەستگای جودۆ کریستیانەتی لە 300 ساڵە پێش و بەریان بە ئێمە گرت کە ئێمە ببین بە گەورە نەمانزانی حەکیان کردین لە دەروونەوە بۆیە تەولیداتە ئێمە لە کڵاشە هەورامی و قەتیسمە تا مێژوویەکە لە خۆمانی نازانی ئیتر نایزانی لە 300 ساڵی پێشەوە وەستاین ئێمە دواکەوتین ئێمە 300 ساڵە مەشقی کۆیلەبوون ئەەکەین نەمەشقی گەورەبوون 300 ساڵە ئێمە ممارسەی کۆیلەبوون ئەەکەین نە ممارسەی گەورەبوون و زاڵبوون بەسەر دنیا تاریخ لە تاریخ سەروەریە ئێمەوە دەست پێەکە ئێمە ئەم تاریخە کۆنە کە باس ئەەکەینەوە باتڵی ئەەکەینەوە خەریکین ئەبزارە دەسەڵاتێک کە ئێمە کۆیلە ئەکا باتڵی ئەەکەینەوە بزانە ئێمە خەریکین ئێژین ئیسلام نە بە شمشێرە عەرەبە بیاوانەکانە سەحرای عەرەبستان کە 50,000 نەفەر نەوگن براکەم عەرەبستان 1950 نەفەر جەمیەتێسی 1950 لە زمانە حەمەی ئەولوەها و 50,000 نەفەر جەمیەتێسی ئەگەر ئەمە ڕاستوێت کە لەوانەیە 200 نەوێت ئیسلامە 3400 ساڵە پێش عەرەبستانە سعودی 50,000 نەفەر خەڵکی تیانەوگە تەوەجۆ ئەکەین و ئیمکانی ئەمەی نەوگە کە بتوانێت لە ڕێگەی شمشێر و جەهان بگرێت نە ئیمکانەکەی بووگە نە کەرەستە مادیەکەی بووگە نە ئەقڵ ئەیگرێت نە شەواهدە مادی بەجێباکە تۆ لەگرا ئەزانی ئێمە نە بە شمشێرەکەی سەعەدە وەقاف بەڵکو ئێمە بە دەستگاه جودۆ کریستیانەتی و ئستعمارە ئەمانە بووگین و موسڵمان لەبەر ئەوەی دین ڕۆکنە ئەساسیە بە کۆیلەکردنە مردنە ئێمە بووگە ئەوەڵ دەفع بە دین کۆیلەی ئەەکەی لێو دوا ساختارە سیاسیە بێ بە ملیە ساختارە سیاسی و دین هەردکیان هەماهەنگن تەکێکتریە دین بەشێک و کۆڵەکەی ئەسڵی ساختارە سیاسیە ئێمە ئەگەر ئەمە باتڵۆ نەکەینەوە بزانە جەمعیەتێکی فرەی ئێمە کاکە کامەران فکرەکە یەهودیەت و مەسیحیەت تەکە یەکتریا شەڕەکەن و ئەمانە دوژمنی ئیسلامن ئەم ئیسلامەها کارم بەوە نییە کە محەممەدی مەوجود بووگە نەبووگە دینێکی بووگە نەبووگە هەنە عەرەب بووگە نەبووگە من کارم بەوە نییە هیچ شەڕێ فيما بين متن محەممەد و متن مەسیحی نییە و متن یەهودی نییە هەر سێکیان لە یەکسەر چاوەتێنە دەرەوە لەم وەسەتە مردم ئەکوژێ با بکوژرێ با خەڵک باوەڕکە شەڕەکە واقعیە مثال ئەمڕۆ حکوومەتە حەلیم مەگەڵ لەگەڵ ئێعتلافە بنەماڵەی بارزانی یەکێتیا دروستنەوەگە کامەرانە حەمەنووری تۆ یەکێتینەوەی لە ساڵە 91 تا 96 چەند نەفەر کوژیا لە بینە ئێوە و پارتیا 36,000 نەفەر 36,000 کەس کوژاوە ڕەحمە لە باوکە هێرۆ ئیبراهیم ئەحمەد نەگیریا لە هەولێر سوعاد بۆ بنەماڵەی بارزانی نەیان کوشت ئەساس مکەڕەم بڕیانەوە بۆ سلێمانی ڕەحمە لە دایک و باوکە ئەی لەم وەسەتە کێ کوشت مردمەکە یەکتری کوشت جا کاکەگیان ئەم مردمە من و تۆی
بنەماڵی یەکێتی و بنەماڵی بارزانیە جوولەکەیە بنە شێخە جوولەکە ساز بۆیان مهم نییە 200,000 نەفەر ژێ بە قسەی خۆشێکە بوو بکەم ژێ لەو منتەقەی هەڵەبجێیەوە کاورایە بەلادەیە کا تێپەڕێوێنێ خەڵک وەشکیاگنە یەکتری دوو لادێ لە یەکتریەدەن خەریکن ئەکوژن لە یەکتری وە کەرەنت و داس و تەور خەریکن لە یەکتری ئەکوژن ئەوێنێ لەسەر بانێکی شۆ کراسوورێ دانیشکە لە تێ بنێشتی خسکەسە دەمی خەریکە بنێشت ئەهەجوێت و خۆی مەشغوڵ کردەوە ژێوە هۆدا دەگیانە و شەڕە لەسەر چییە؟ هێژێ وەڵا نازانن ئێژن منیان کردگە بەڵێ بیستمە تەوەجۆکەین خەڵکەکەی ئێمە لەسەر کراسوورەکە وا ئێژن کریاگە خەریکە یەکتری هەڵا دەڕێ کراسووریش خەریکە بۆ خۆی بنێشتە هەجوێ بەڵێ تەوەجۆکەی تۆ ئێشەی خوێن بدەی حرس بگرێ لە بارزانیش ئێشەی خوێن لە خەڵکی بگرێ حرستان بگرێ لە یەکتری تا ئەم دوانە لە نێوانە تووڕەیە ئێوە هەر کامیان بۆ خۆیان بەشێکیان بێت تا تۆمۆر بووی تۆ لە هەولێریە لە تۆمۆر بوواتۆ و ئەمەوێت تۆ دەسەڵاتە پارتی ئەوێت تۆ دەسەڵاتی یەکێتی وەختی مسلمانێ لە مەسیحیە مۆر بوواتۆ ئەوێت تۆ دەسەڵاتی کلیسا ئەوێت تۆ دەسەڵاتە ئیسلام تەسبیت دەوێت وەلێ ڕەحبەرەکانیان لەکوێ هیدایەتەکرێن من پرسیارم کرد باشە ڕەحبەریەتە مەسیحیەتە کاتۆلیک وا لە ڤاتیکانە ڕەحبەریەتە ئیسلام وا لەکوێ نەیش بووگە مرکزیەتێکیان نەوگە مەلای سونی حەمبەلی تەربیەتکە درۆکەن نەیان بووکە بەڵێ کایان وایە تەوەجۆکەی ئەمە گشتی لەسەر باڵای خانمە لە مۆسەتە خەڵکیش باوەکەنن تو یەکتری هەڵدەبن وە دەرەک وە نەفعە کەنیشکە کە زەزانی کەنیشکەکە چێت فاقێکی بۆکەوێ چتە مەرغوبێکە بووگەس و ئاشۆی نۆ خیاڵان 15 نەفەری داوە کوشت لەسەر خۆی ئەم ژنە مەرغوبەوێ خەڵک حەزی پێکە باوکەگیان شتە مهمێکە 15 پیاخۆیانیان کوشت لەسەر ئەم خانمە خەڵک ئەمە نازانێ کاکە کامران خەڵکە ئێمە ئەمە نافەهمێ تشخیص ئەمانە نادا ئیشی داناکان ئەم سەرزەمینە بێنەمە تەوزیح بن بۆ خەڵکی دانیشە لەسەر کراسوور بۆ خۆدەی وە کوشت وە تۆ چی جوانە ناخۆ من ئەمڕۆ دوێنێش باسم کرد لەگەڵ کاکدانە یعنی باس گوتم ئەو دوو بنەماڵەیە ئیسا لە لای ئێمە کاک پەیمان لە 2015 بۆ 2016 لە شەڕی داعشە ئەو هەموو خەڵکە درا بە کوشتە و هەموو چەکدارە کە بۆ قوتی ژیانی خۆیان و ماڵ و مناڵیان یعنی کابرا کە چوو بۆ شەڕەکە لە بەڕێی مانگی 500,000 دیناری وەرگێت نەچووە بۆ شەڕەکە صاحب خانوەکەش داوای کرێ خانووی لێ کرد نەی بۆ بیدا فەقیدە دوکاندارەکەی دراوسەیەوەی قەست لای بۆ ڕووی ناتۆ کابرا چێ کوژرێت ئەبرا چێ لە شەڕەکە کوژرێت دەڵێن ئەمە شەهید بووە لە شەڕی دژی داعش ئەگەر ئەم نەبووە داعش ئەم سەرزەمینەی هەموو وەرگرت کە داعش هەمووی 200-300 نەفەر نەبوون و بە اعترافی خۆشیان یعنی بە اعترافی سەرانی یەکێتی مەسەن ئارازی شێخجەنی لە کەرکووک لە تەلەڤیزیۆنا دانیشت بوو بە پێکەنین و فشقات و قسەیەکە دەی و بابە شەڕی چی و داعشی چی ئەمریکا هات بە تیارە قەسفیە کرد و ئێمەژە چوین سێڵڤیمانەگرت لە پاڵ لاشەکانی داعشە یعنی ئێمە نیچیان نەکردووە لەبەرەوە بۆ مناڵەکانی خۆیان نانێرن ئیسا کە شەڕی داعشە بێ بۆ کاک مەسعود بارزانی مناڵەکانی خۆی هەموو ئامۆزاکانی و خاڵۆزاکانی نانێرێ لە پێشی پێشەوە بکوشتێ تا منیش بڕۆم لە دوای ئەوانە خۆمم بەکوشت یان بە کوڕی تاڵەبانی بەعینەن شت ئەمانەی لای ئێمە ئەو خەڵکیان وەکو تەسبیح گرتۆ بەدەستیان و یاریان پێکرد بە کوردستانیانەمان و بەوە ئەوە لە بیرم کەوتەوە کە لە پرسیارەکانمە کاک پەیمان خەڵکی لای ئێمە زۆر حەزی لەوەیە تۆ بڵێ ئامە تا من حیزبێکم دروست کردو وەکو نەوەی نوێ وەکو گۆڕان وەکو ئەمە پەیڕۆ پرۆگرامەکەمانە و ئەمەش فۆرمە پڕیکەنەوە تۆ بوویتە ئەندام و ناو چییە و لەکوێ دانیشی و لەکوێ دانانیشی و حەزب بە چییە و گروپی خوێنت چییە و ئیترەوە نییە وەکو زەبت دەکەن ئایدێنومەکە و زەبت دەکەن وەکو شوێنی کە تۆ بڕۆ هینی 2000 ساڵە بۆ دەرەهێنەوە دەیەکێتی نیشتیمانی کوردستان ئالێرەوە من ئێڵێن با ئەو برادرانەی کە لە ناو ژوورەکان جویان لێبێ من 38 ساڵ ئەندامی بووم لە هیچ قوشبنێکان ناوم نەبوو
لە هیچ سوچێکە ناوم نەبوو کە من لە هەشتا تەنزیمی کۆمەڵە بووم لە هەڵەبجا ئابوونەم داگام و مانگە خەڵک دیناری جدا من 5 دینارمەدا بە برادەکانم برادرم هەیە مەسئولم بووە ئیسا وەزیرە لە بەغا ئەسڵەن زەنگێکی بۆ نێوم بڵێت چۆنی کەس نەیوت ئەرێ کاکەجان تۆ چیت کردووە ناومان نییە ناو یعنی کابرا پێشمەرگەی دێرینە بە زۆر ناویان نووسیوە بەس کابرا جاشە ناوی لە ڕێزی پێشمەرگەی دێرینە یعنی شتەکان پێکەنی ناویە کاک پەیمان خەڵکی لا ئێمە حەزی لەوەیە تۆ بیت زەبتی کەیت و ناوی بنووسی بڵێ ئەنیچە پەیڕۆ و پرۆگرامەکەی وەکو مارکسیزم لیدر من مارکسیزم لینینیزم کە لە کۆمەڵە بووم لە تەمەنم 15 ساڵ بووە من چیم لە مارکسیت زانیوە وەڵا من مارکسی من چەپم حەزم پێێتی لەبەرەوەی خۆشە تێنەگەشتون لە چرا ما من ئێستا عەرز دەکەم جنابێشێ پرسیار کەی بێژی ئێمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆمان بۆ دانا بزانە ئێمە ئەو شتە ئەزانین کە خەڵک ناتوانێ خوای ئاسمان بپەرسێ ناتوانێت هەر حەزی لەسەر ئەرزە خەڵک حەزەکا بەوەی کە شێخ و مەشایخ دروستکە خەڵک حەزەکا شەخصە پڕۆینە دروستکە بڕوا کەسێ شەفاعەتی بکە ئەو فکر ناکە کە ئەتوانی مستەقیمتەکە خوا قسە بکە ئێشێ مەلایە دەستی بگرێت بیگەێنێت و خوا ئەو چۆن نەگات و خوا ئێشەی لە ڕێگەی ئەولیاوە بگاتە خوا دزا ئەڕوات لە فڵانە کوڵە سوچە ئەسحاوەی 14 متری دووزەکە بخۆی بزانە مردم ناتوانێت فکر بکاتەوە ئێمەی مردم ناتوانین فکرکەینەوە خۆمان دەسەڵاتی چون هەچێکمان پێوە دیار نیە تماشای خۆمان نەکەین و تماشا 50 کیلۆ کێشمانە و 100 کیلۆ کێشمانە و لێکیمان لە دەستی و هەچێکمان لە دەست نایە و لذا دڵ بەوە خۆشەکات تۆ کارتێکی پێبەی بێژی تۆ ئەندامە ئێمەی و ئەو ئێژێ ئەها من لەگەڵ ئەوانم ئێمە فرەی و ئێمە دەسەڵاتین بەمە ورە ئەدا بخۆی با من مثالێکە بۆ لێبم من یەک زمانێک کۆمەڵی ئێران بوو کۆمەڵەیە کوردستان زەحمەت کێشانە کوردستانە ئێران ساڵە 96 لە بیرم تێ چوون بۆ لای 98 چوون بۆ لای حزب کۆمۆنیست ئەو کاتە بعد هاتمە و دووبارە چوومە و ئەدیب و وەتەندوس مەسئولە تەکش بوو تەکش یعنی تەشکیلاتی نهێنی تەکشیان پێوت وتم بە ئەدیب و وەتەندوس وتم هاتکن دەوانچەیەکم پێ بدەیی من بڕۆم هەنێک کەس هەست بیان کوژم وتی پێویست ناکە دەوانچەوە پێ بم بڕۆ وەکو کۆمۆنیستی ژیان کە وای وت بە من تەبعاً 16 ساڵمە من هاتمەوە لە سلێمانیە دەوانچەیەکی تۆپلیم بە گولەی زەهراوی وەسەند بە $700 خستمە ناوی گونیە بامیە بردمەوە ئەو دیو لە مەرزەکەی جاوەرە منم دەمانچەمە پێ بوو بعد پرسیارم لە خۆمە کرد ئەرێ من بۆ گەرەکم بوو کۆمەڵە ئەم دەوانچەمە پێبا پێچوو من هاتم هیچ کارێکم پێ نەکرد و هاتم کێشەم بۆ دروست بوو هاتمە ئەوروپا ساڵانی بعد بیرم لێ کردەوە من ئەگەر ئەو دەمانچەیشە ئەدیبی وەتەندوس نەیدایە پێم و من خۆم دەمانچەکەم سندوو بۆ من کارم نەکرد بەو دەمانچەکان بوو جواوەکە ئەمە سەزانی چێم من هەر خۆم تەنیا بووم لە کەرماشان کەس نەبوو بەڵام ئەگەر ئەدیبی وەتەندوس دەمانچەیەکی وە من بدایە من فکرم کرد دەمانچەی کۆمەڵەم وابێ ئێحساسمە کرد پشت دەمەس بۆیە وەڕاحەتی لە وەختی شەڕا هەر یەک نەفەر بووم تەقەم کە ئەکرد هەر یەک نەفەر بووم خۆم مەشەیە خۆمم دەرباز کردایە تا دەسم بگایە بە جێگەیەک کەس نەبوو لۆجستیک نەبوو خۆ بە هەلیکۆپتەر نەهاتن هەڵم گرن ئەی بۆ من بە دەمانچەکەی ئەوان ئەمتوانی تەقە بکەم بە دەمانچەکەی خۆم نەمەتوانی تەقەکەم لەبەرەوەی خۆمم هەست نەکرد کە وەسڵم بە مەجموعەیەکی دەسەڵات نازانی ئایا ڕەحمەتە لێوێ سێرکە هەر ئیمڕۆ کاورا خۆی بە پێشمەرگەیەکی یەکێ لەم حیزبانە ئەزانی کلاشینکۆفێکی پێ ئەدەن وە 100 فیشەکە هەر مەخزەنە 30 ئەگریتر 4 مەخزەن ئەگرن 120 فیشەک نە هەلیکۆپتەر ئەیبا نە جلەقەی زدە گولولەی هەست نە خەتە تدارۆکاتی هەست مهماتی بۆ بێنێت نە چەک و قورسی وابێ
ئەهێنێرن بڕوا فڵانە کەس لە شارە سنە بکوژێ. ئەم کاورە هەر خۆیەسی و پێڵاوەکانی هەر خۆیەسی و کلاشینکۆفێ بیگرن نەیگرن لە شەڕا خۆی فەرماندەست، خۆی قەناسە، خۆی دیدەبانە، خۆی جاسووسە، خۆی هەرچی شتە هەست. ئەی بۆ جاران بە تەنهایی نەیەتوانی لە شاری سنە ئەوەی گەوا دەبی کوژێت لەبەرەوەی ئەحساسی نەیەکرد بە شتێکی گەورەتر وەسڵە. ئەمری پێ دەکراوە. ڕەحمەت لێوێ. چون خەڵک ناتوانێت مەسئولیەتی کوشتنی کەسێ خۆی بگرێتە ئەستۆی ئیشێ بۆ کەسێکی تری بکوژێت تا ڕاحەتتر بتوانێت بکوژێت. خۆ بۆ ئێمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەتنە کوردیە، بەڵام ئێمە بۆ خۆشمان بووینەوە هەیکەلە دەوڵەت لەبەرەوەی بەیانی خەڵکی ئەم سەرزەمینی ئێمە پێویستی هەست خۆی بە شتێک بنووسێنێت تا هەست کاتەنیا نییە. ئەمڕۆ کامران هەڵبجەیی هەست، دانا هەڵبجەیی هەست، پەیمان حەیدەری هەست، تەواوی یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هەن کاورە هەست بە تەنهایی ناکە. بڕیاری شەدەین، تەسمیمی شەگرین، حرەکەتی شەکەین، گشتمان واینە دەورانە تفاقە. بۆیە ئەم کارمانە کردەکە تا کاورا خۆی منتەسەبە بە ئێمە بکە و ئەحساس نەکات تەنیاس و ئەحساس نەکات کە بە تەنیایی هیچێکی پێ ناکرێ. ئەوە من لە کرماشان، جنابە لە هەڵەبجە، کاکە لە ورمێ، کاکە لە چەمچەماڵ، کاکە لە خانەقەین، کاکە لەکوێ لە زاخۆ وا لەگەڵ ئێمە گشتمان یەکێکین، ئێمە واین لەگەڵ یەکتریا و ئێمە تەنهانی. بزانە کاکە کامەران لەبەرەوەی قسەکانمان خەڵک باش تێ بگە. من ئەمتوانی پەلامارە ئەسڵحەیە بم، بوومە ئار و مار، بوومە خولە پیزە، بوومە هەرکۆڵ، بوومە ڕۆسەمە زاڵ، چارە چوار نەفەرەکەم. لە چارە پەنجوما من ئەکوژیام. دەوڵەتیش ناومی ئەنیا کاورایە تێکچوو، کاورایە لە قۆمیاک، کاورایە جاسووسە ئیسرائیل، جنازەکەمی هاورد ئەیگەڕاند و ئەومۆ داخ بۆ دایک و باوکم. خەڵکیش منی فەرامۆشە کرد، هیچ اتفاقی لە سەرزەمینە ئێمە ناکەوت. وەلێ من هاتم مەتنێکم دانیا بۆ خۆنینەوەی قارەمانیەتی ئینسانە کوردی، بۆ پێناسەکردن ئینسانە کوردی وە سەرزەمینە کوردەوار. ئیمڕۆ هەر کەسێ لە سایەی ئێمە ڕوبەڕووی هەر بەهایەک بێتۆ لاڵ نییە. ئەیهۆنەوە بزانە ئەوسا ئینسانە کوردی جۆرێ ژیانی کرد، جۆرێ ژیانیە کرد کە مەرگی شکۆداروێت. بۆیە وەختی کاورا ئەمردایان و پرسەکەی فرە قەرە باڵغۆ ئەیانوت چوار مەوج پڕچیان چنیوە، ئەیانوو کەنیشکەکانی بێلایەقون وەسفە باوکیان نەکرد، یا ئەیانوو کەنیشکەکانی فرە لیاقەتدارون. ئەیوو باوکە کەسدارەکەم، باوکە دەستدارەکەم، باوکە حاتەمەکەم، باوکە پاڵەوانەکەم، باوکە سەردارەکەم، تێگەی شیوەنی ئەگێڕا و ئەم مەرگە شکۆدارە ئارزووی مەرگی وای دروستە کرد بۆ هەر ئینسانێکی کوردی. بۆیە لە ژیانیا کوردی بژیت، مرد بێت، قارەمان وێت، دەستدار وێت، سفرەدار وێ، سەخاوەتدار وێ. تێگەی ئەمە ئەبوو بە هەوێنێک کە ئێمە تەکان بە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئیمڕۆ نایەڵێ ڕۆڵەکان ئەم سەرزەمینە بێ تەسویرون، بێ سیماون. مثالێکی تر بەم ئەم بەحسە کۆکەمەوە زانم ماندوو بووی. وەڵام من ماندوو نابوو. لە یەکێ لە دیبەیتەکانە بەحسە تەسویرم کرد، بەحسە تراشەدیم کرد، بەحسە ئەنتیگۆنەم کرد. وتم باوکە من کارمەندە دەوڵەت بوو، باوکە من کارمەند بوو، براکانی پێشمەرگە بوون، خەزوری پێشمەرگە بوو. لە دەورانە دەهەی 60 وا جمهوری ئیسلامی هەر کەسێکی بەبەهان بە کابرایەکی بە یەک کۆکتێل ملۆتۆڤ ئەگر ئەعدامیە کرد، بە یەک دانە ئەعلامیە مجاهیدینی خەڵق و کۆمەڵە و دموکراتەکە ئەعدامیە کرد. مامۆی من شەهید بوو، خاڵم شەهید بوو، باوکم کارمەند دەوڵەت بوو، ڕوویە بەرسپای پاسداران وتی جنازەکەیانم گەرەکە. باوکە من متەناهی بوو، چوو بە گژ نامتەناهیەکە وەکو ئەنتیگۆنە. بە پاشای شارەکەی خۆی وتی من فەرمان لە دڵم ئەوەم، وتی من حکوومەتداریەکەم، وتی وەلێ منیش فەرمان لە دڵم ئەوە. ئەم لە بەرامبەرە دەسەڵات ئاوێسیا، بۆیە تراژدی ئەخولقەیە. دەوڵەتە ئێرانی نەیگەرەک و تەسویرە باوکە من مخابرە بکە، چون باوکە من ئینسانێکی عادی جامع بوو. لە یەک بڕیارە لە یەک ساتە باوکە من حەقیقی بوو.
چوو لە بەرامبەر نامتەناهیە کاوێسیە وتێ و جنازە مەگەرەکە قانونە قەلبە من ئێژێت تۆ کوشتە دووە جنازەکەی شێبەی تۆ من دەوڵەتە ئێرانی هیچ وەخت نەیهێشت ئەو تەسویرە باوک منە بڵاو بێتەوە بە هەزاران هەزار تەسویر وانە ناوی مردمە ئێمە بووگە کە بڵاو نەوگەسۆ مثالم هاورد بیستگمە لە ئێوەمانان لەو منتەقەی سلێمانی و گەرمیانە ژن بووگە لەبەر ئەوەی پێشمەرگە نەگرن پوکی دەمی مناڵەکەی خۆی گرکە جاشەکان ڕووی گەن مناڵەکە مردگە ئەو دایکە ماگەسجێ و مەئاسات مەرگە ئەو مناڵیە و ئەو پێشمەرگانە چوون تەسویرە ئەو ژنە مخابرە نەکریا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەم تەسویرانە نایەڵێ بمرێت نایەڵێ بمرێت نایەڵێ دەوڵەتە داگیرکەر و سیستەمە جودۆ کریسیانەتی مردمە ئێمە لە بێناویە لە لاڵیە لە ئەلکەنیا خەفەکە و بیکوژی و تەوتایی بۆ دروستکە و خوێنی مباحەکە نە هیچ دەستگاهێکی ئیلاهیاتی نە هیچ دەستگاهێکی دینی و نە هیچ قانونێکی بینالمللی ئینسانی ئازادی مخەیەری کوردی ناتوانێت نابودکە و نایەڵێ ئێمە هەم زوانین هەم تەسویرین هەم بلاونین و هەم ئەم تەسویر وەکو ئەپدمیەک بڵاوە پێ ئەدەین لەم سەرزەمینە بۆیە ئێمە سەرەکەوین ئێمە شەڕێکمان دەست پێ نەکرد بەتیا بدۆڕین ئێمە حتمەن لەم شەڕە سەرەکەوین بە دڵنیایی کاک پەیمان بە دڵنیایی سەرەکەوین بە دڵنیایی سەرەکەوین زۆر سپاس کاک پەیمانجان منەمەوێ لە ڕێگەی جەنابتەوە مژدەیەک بەم بەو خەڵکانەی کە حەزەکەن لە ئاخێز نزیک بنەوە و حەزەکەن ئاخێز بناست منەمەوێ مژدەیەکیان بەمێ ئەم شەو کە ئێمە لەم داهاتووشی زۆر نزیکە ئێمە بانگەشەی ئاخێز ئیعلان یەکەین بە قەولی لای خەڵکی لای خۆمان کە ئاڵێن ئێمە خۆمان ئیعلانەکەین ئێمە من و کاکدانا هەڵەبجێ ئیعلانی خۆمانمان کردووە کاک پەیمان حەیدەری مەتنەکەی هێناوە ئەیتوانی یەکسەر وەکو خۆی وتی بیکا بە کتێبێک و بڵاوی کاتەوە بڵێ ئەمە مەتنەکەی منە بەڵام هەڵساوە کاک پەیمان حەیدەری زیاتر لە 2000 سەعات دیبەیتی کردووە و شی کردو تۆ ڕوونی کردووە چ سەرکردەیەکی ئەم نەتەوەی ئێمە هاتووە حیزبیان دروست کردووە بە حەو کە زیمزایان کردووە ئیعلانیان کردووە ئەمە حیزبی دیموکراتی کورد و حیزبی دیموکراتی ئەوە خۆی بوون و نازانم شێخ سەعیدی پیران و هەرچی حیزب هەیە دروست کراوە لە چەند سەعاتێکا و چەند کەسێکیان بۆ کۆ کردووەتەوە و چەند چەکێکیان هێناوە و کردویان بە پێشمەرگە بۆ شاخەوە ئاخێز شتێکی زۆر جیاواز یعنی من بۆیە لە ئاخێزە ئەو قووەتە پێیاکەم کە یەکەم بۆ معلوم بوو ئاخێز چییە دووهەم ڕابەری ئاخێز کە جەنابتی ڕوبەڕووی یەکدانیشین ڕۆژانە قسە ئەەکەین مناقەشەکەی ناتوی شتێک بەسەر ئێمەمانانە فەرزکەی بڵێ ئەبێ ئەمە وابێ وابێ مناقەشە ئەەکەین قسە ئەەکەین لێ ئەکۆڵیدەوە جا من زۆر حەزەکەم و برادرانی کە حەزەکەن پەیوەندی بە ئاخێزەوە بکەن لە ڕێگەی من و کاکداناوە ئەتوانن پەیوەندی بە من و کاکداناوە بکەن بۆی ئێمە شتەکان زیاتر بۆیان شەرحکەین شتەکانیان زیاتر بۆ شیکەینەوە کە بتوانن ئەوانیش لە وڵات ئیشی تیا بکەن کە بتوانەوانش لە وڵات ئیشی تیا بکەن خۆیان سەرقاڵکەن وەکو ئێمە ڕۆژانە پەیوەندیمان پێوە بکەن بزان چی تازەمان هەیە چیمان هەیە پیان بڵێن پیان نەڵێن و ئێمە ئاخێز دەوڵەتەکەمان ئێمە ئیعلانمان کردووە دەوڵەتەکەشمان ئێمە حتا ئارم و لۆگۆی دەوڵەتەکەشمان حازر کردووە لەم نزیکانە لەگەڵ بەیانەکە بڵاویەکەینەوە بۆتان ئەیبینن کە ئاخێزی کوردەواری سەربەخۆ چییە چییە کات چیەوێت و داواکەین کە لە ماڵی یەک بە یەکمانە ئاخێز جێگای خۆی بکاتەوە هەروەکو چۆن لە زمانی زوایە هەمان بینی لە لادیەکانە لە ماڵەکانمانە لە هەڵەبجە لەکۆ لەکۆ ڕفتەیە پەڕۆیەکی سەوزیان لە تاقێکادانا بە قورعانی تیاویانەوە قورعانە و کەس دەستی بۆ نەبا کەس دەستی بۆ نەبا بخوێنەوە کەس نەیخوێندەوە بەس ئێمە ئەمانەوێ ئاخێز هەموو کەسێ بیخوێنێتەوە ئاخێز هەموو کەسێک تەماشای بکە لێوەی فێر بێ جوامێر بێ دانابێ زانابێ دەسەڵات بگرێتە دەست ئێمە ئەمانەوێ هەمومان دەسەڵات بگرینە دەست هەمومان شکۆمان نەبێ نەک خەڵکی تر بکەین بە شکۆی خۆمان ئێمە خۆمان شکۆ بین بە خۆمان
کاک پەیمان من چاو ماچەکەم لەگەڵ جەناب تا دانیشت و نابێ ئینسان تا بێ حەزەکە بەڵام من حەز ناکەم جەناب مانوو کە مەزانم مانویت لە کار و بژیت کا کامران جناب لطفەکەی و لطفت کە ئەگەر ئجازە بدەینە خێر خایشەکەم ڕەحمەت بوو کاک هەردی سەلاح گەرەکێسی قسە بکە من مشە وەختم هەز هەنووز دێر نییە جنابەت تەشریف بۆ بزانم کاک هەردی سەلاح ئەگەر گەرەکێسی قسەیە بکات تەشریف بێنێت و قسەکەی بکات من چاوتان ماچەکەم دەی من خواحافیز دوای قسەکەیەوە باش خواحافیز کاک هەردی کامێراکەت بهێنێرە تا بانگت کەمە سەرەوە کاک هەردی ئەگەر کاکەردیمان بۆ وەرگیرە کاکەردی وەرەگرینەوە گەریشتە کە منیش بەرەبەرە بەڵێ کاکەردیم دۆزیوە فەرموو قبوڵی کە کاکەردی کاکەردی فەرموو دەنگەکە دوای ئەوەی کە کاک کامران تەشریفی بردە دەرەوە دەنگەکە کەزاوێت متاسفانە نازانم بۆ بەڵام زاهرەن کاک هەردیش تەشریفی نییە من دەقیقەیەکی تریش بە دیارەوە ئەوێسم ئەگەر تەشریفی ئاورد و قبوڵی کرد کە باشەوە ئەگەرنا کە ئێمە دیبەیتەکەیم شەومان تەواو بکەین خب کاکەردی تەشریفی نییە لەگرا و متاسفانە نەیتوانی کە کامێراکە وەربگرێت و تەشریف بێنێت مەمنون لە کاک کامەران هەڵەبجێ و مەمنون لە ئێوە کە ئەم دیبەیتتان گوێرێگرت ئومیدوارم کە توانی بێتی جواب فرێک لە سوالاتە ئێوە بداتەوە بمێنێن